يا الله سلام عليكم ورحمة الله وبركاته بناوي خدي مزن ودلوفان هر جهة كي هين ليفن طلاب تايبت برنامج پاشیوا دهه الوهمية بن خدي روجي ونفيجو طاعته وقبيل كدف منو كل هوليري الهرم كردستاني تمام سري ساعات ايكي نيف شبه جه بوجي تتغور انت ما شوان المجيب طيبت جي دم رمضان بيروز ابو برنامج پاشیف از بوارتم هر جهة که رنگ هبن رنگ هند ولات هشتا گلک ما بن دست پاشیوه بکن هم ده پاشیوا خود دست بکی هدی خود حسکت مالبات الویدیش ده دست حاضریت پاشیوه بگوان بەڵام ئەوەی کە زۆربەی زۆریە خەڵکی دانیشتووی کوردستان هەمومان ئەوەنە دووریمان نییە لەگەڵەکە لە باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و پەڕی سەعاتێ 2 سەعات زۆر زیاتر بۆیە سڵاوتان لەبێت لە هەر شوێنێکی کوردستانن و لە هەر سوچێکی دنیان کە ئێستا بە زمانی کوردی قسە ئەکەن و بە زمانی کوردیش ئەمان بیستن بۆیفەتان ئەڵێین ئینشاءالله شەوێکی پڕ لە بەرەکەت پڕ لە خێر پڕ لە خۆشیە بێت بۆ هەموو لایەکتان دست برنامه خوب کین دەست بێت و برف سوران و بچینانجی پروماک دچ با پرۆمۆیە بچێت و دوات باشە پێشەوەی کە بچینە پرۆمۆ کاکژوان ئاماژەیەکی کوتی بەرەو سۆران بابڕۆین بەرەو سۆران بزانین باسی چیەکەین باسی گەنجێکە یا دیرژینی نێ نزیکە نزیکیش گەنجێکی دانیشتووی سۆران لە قۆناغی چواری زانکۆ دەستی داوەتە ئەوەی کە کوبە بفرۆشێت کوبایتر نازانم کوبەکەی خۆشە خۆش نییە بەس باسی بکەین باسی بکەین زانی چۆنێتر بە باسەکە دەرەکەوێت بەم بابەتە بک باسمان کرد دەستی داوەتە کوبە فرۆشتن و ئێستا ئەو بۆتە کەسێکی ناسراوی شارەکە کاروان فەتاح لە ڕێگەی عەرەبانەکەیەوە کە عەرەبانێکی دەستیە شەوانە کوبە پێشکەشی کڕیارەکانیەکان مانگی ڕەمەزانیش بازاڕی ئەوی گەرمتر کردو سپاس بخوا بەرەکەت بکەوێتە ڕستەکەی ئینشاءڵڵا و کوبە فرۆشی بۆتە سەرچاوەی ژیانی خۆی و عەرەبانەکەشی بۆتە هاوڕێیەکی هەمیشەی خوا هەموو ئەو کەسانێکە کار دەکەن و ڕسق پەیدا دەکەن ئینشاءڵڵا بەرەکەت بخاتە ڕستیانەوە لە مانگی ڕەمەزان بەرەف کوبە فرۆشتنێ و ژالیەکە کارانی بەرسۆڕە وەک چێش لێنەرێکی کاراما دەردەکەوێت دوای ئامادەکاری هەموو شەوێک بە عەرەبانەکەی دەستی لە لێوارێکی شەقام و بازار کوبەی گەرم پێشکەشی کڕیارانی دەکات و شەوانی ڕەمەزانیش بازاڕی گەرمتر کردووە ماوەی 4 ساڵە ئەوە کاری ڕۆژانەیەتی تاموچێژی کوبەکانی کاروانی کردۆتە کەسێکی ناسراوی ئێرە بە تایبەت لە نێو گەنجاندا کوردستانی و ئاخوازی یاخود دەرفەت بۆ ئەو گەنجانە نەڕخساوە کە دام مەزرێن مشکار ئەو کاتێکە لە قۆناغی چوارەم بووم هەوڵمدا کە ئیشێک بۆ خۆم دابین بکەم پێش ئەوەی کە دەربچم پێش ئەوەی کە بێئیش بووم بەتەنها ئیش ناکەم زاری وێ نەفەرێک یاخود 2 نەفەر لەگەڵم ئیشەکات بەڵام ئەو کەسانە تەخەڕوجیان نەکردووە هەیەیانە لە قۆناغی ئامادەیە یاخود عێشیانە خوێندنیان نەکردووە و لەگەڵم ئیشەکە کاروان بە کوبەفرۆشی سەرشەقام دەستی پێکردووە بەڵام چەند جۆرێکی دیکەی خواردن و خواردنەوەی بۆ کڕیارەکانی زیاد کردووە و بۆ داهاتوو پلانی زیاتریشی هەیە هەوڵم داوە لە 2 ڕۆژدا کوبەکەی خۆم دابنێم وەکو بەستوویەک ئەوانەی کە لە ناو فرێزەر و ئەوانە داێنێن بۆی لە شارەکەی خۆم یاخۆت لە دەوروبەری شارەکەی خۆم بفرۆشمەوە وەکو بەستووی دواتر بیبەنەوە بۆ ماڵە لە ماڵەوە سۆری بکەنەوە توانیمە مەسەرەن عەرەبانەیەکی دیکە لێرە زیاد بکەم مەسەرەن چام داناوە نۆکاوم داناوە کاروان فەتاح دەرچووی بەشی زمانی عەرەبیە لە زانکۆی سۆران و خێزاندارە لە دوایین ساڵی خوێندنیدا دەستی داوەتە ئەو کارە خواستی زۆر لەسەر کوبەکانی وای کردووە کارەکەی خۆی خۆش بێت و بە حەزەوە بەردەوامی پێبدات و عارەبانەکەی بۆتە سەرچاوەی بژێوی ژیان و هاوڕێیەکی هەمیشەیی. تەیفور محەممەد کوردستان 24 سۆران.
وی دست تدخوش من که کاروان او کار تو تی کاری که پیروزش بلی کو کاری که مروفات یک تو پاره که حلال و مالبات خوب پیدا کی او گنجت گلتش خود انشالله صحت وانا خوش که دست وانا خوش که تو ات ماجا پیکری تلبر پروژه خو گورتر لپی انشالله بزیترین دم ام ببینین کو بید که کاروانی التوا کردستان بین افروتن دستت خوش بن ام بردام بکین سر برنامه خوب تایبتی جنب بحث کش هوایت ناف حولی داد کیم پش مکش هوا گلک خوشم بس هم کش هوا یعنی سقا یعنی نه گرم نه صاره هینه بس کابزان این کش هوای در بازبینا رمضانت ناف حولی داد چوای افکار ما زردش همه پای که راست خود گرم ده زردش رفت میت باش زانی کاتل چه جهه که حولی خلق چا بحث رمضان افصالات کت کو سپاس بو خوده ویروس کرونا و کپار نینه ها درگه هر تشتیه گرتی به درگه رزقی وکریه درگه مزگفتات وکرینه او چواد گل گورانکاریا در باز دون سلاف جوان سلاف سوفان از سلاو اولی را پایتختم وکو تانی زمان ای سال بسپاس کو وکو سالا در باسپوی نبو هم هندک درگه وکرینه از نهال پرتوکخانه که ما تشتی کولور بالا مکشاندی حتی بری دم پاشی وجی گنج خلک که تش خورا پرتوکان دخونه بری کو بچه پاشی و بخواش خورا روشن بیرتیا خوا بهز دکد خوازه به خواندن پرتوکان دمین خود در باس بکن لودره دخوازم پیشام ده مگر افکارم پیشام ده لور چند گنجن کردین باشورن یین روجاوای کردستان نه بری فتارش خورا صبر خوب خواندن پرتوکان تین دم باش ورا مانگا رمضان یان ماه رمضان لوا پیروز به مدید بالا مکشاد وندن لور پرتوکان دخونن چا اون شبن خبر واد بن پیش باشی به ڕەمەزان پیرۆز بێ زۆر سپاس ڕاستی ئەمە دوای بەربانک بەهۆی بێتاقەتی ڕۆژ و ڕۆژەکەی ڕۆژگرتنەوە ئەوانە دوای ڕۆژوو دەشکێنین زیاتر کەش و هەواکەی ڕەمەزانیش بۆ گونجاوە ئیسان پەرە بدا بە هەندێک لایەن کە فەرامۆشی کردەوە کوتر پێش ڕۆژانی ئاسایی ئێمە هەموو جار هەوڵ دەدەین بزانین دوای بەربانک بە کۆمەڵە برادەر کۆ ببینەوە لێرە لە کافتریایی تەمان جێ هەیە جێ بۆ جێ زانێ زۆر کەسی حەزی لە یاریکردنی ئۆکەی و ئەوانەیە بەڵام زیاتر پێم خۆشە گرنگی بەو بارانە بم کە ینی هێمالم کردویان باشم خستووە لە ڕۆژانی ئاسایی بە کتێب خوێندنەوەش بەڕاستی کاریگەری زۆر گرنگی هەیە خوێندنەوە ضرورەتێکی پێویستە بۆ گەنج هەموو گەنجانی ئەمە کە پەرەی پێ بدەن و هەوڵی بۆ بدەن زیاتری بکەن کە ئاستی ڕۆشنبیری و زۆر کێشە هەیە توانێت چارەسەری بکە زۆر سپاس دخوازم گنجێکی دیجی وەربگرم تو بخوا خواندەوانی هەگەرش مرا بژی بەشێ چ دخونی و خەڵکی کو دەرەی ون مەها ڕەمەزان لێ دەرێ چاوا دەرباز کن و چ پرتوکێک لەڤر هەیە والله از باشه یا صاد خونم زن کل بلانی فرانسی خلکی کوبانی ما ام بری پاشی ویتن لوری حاضر دبن کتاب جور دخونن چه ویجا به چه سیاست به چه فکر به و از پیشنیار دکم و وی دارم همو گنجین کردستان گوره آمازن لوری آماده ببن چونکو به خواندن و بروشنبیری امکانه بن لگل چکه لگل سیاست ام ولات خارزگار باشه از پرتوکل ول بدر دخونن نا تایبت چه پرتوکل دخونی از پرتوکا جون بالتون دخونم او مستشار آسایش نتوی امریکا بره بو بحثا صدام اداره ترامپ تکه و او بریاره کو لای ترامپ درچون باشه تشتێک بالا مکشاندین ها تو خەڵکی کۆ بۆنێتە گوت و توژی خەڵکی باشووری کوردستانی چاوە اون گەشت نهاف توژی خەڵکی کو دەری ئەگەر توژی بژمەوە بێژی ئەس وەرم جاب دەست پێکە تو خەڵکی کو دەری از خلکی کوبانی ما بله باشه تشتێکی بالا مکشاندین خەڵکی ڕۆژاوا و خەڵکی باشوور چاوە ئەف هەواڵتیە دروست کردە واللهی ئەمە کوردایەتی هەمومان کۆ دەکاتەوە ئینسانی کورد کە لە ڕووی نیشتیمانیەوە ینی هەستی نیشتیمان پەروەری هەبوو داتوانێت تێکەڵی هەموو کوردەکانی پارچەکانی تر بێت جیاوازی و زیاتر کاریگەری خوێندنەوە و هەستی نیشتیمان پەروەری و زانکۆ ڕاستی ئەمە کۆ کردوەوە لەگەڵ برادران یەکتریان ناسین پێشتریش لە زانکۆ و یەکتریمان ناسی و لێرەش ئەو پەیوەندیە بەردەوامی هەبووە زۆر سپاستان دەکەین مەمنونم نمونەیەکی جوانە ژەوان سۆڤان کوردن پارچەیان دینیان کوردستانی لە هەولێرە پایتەخت بە هەڤرا شەوێن خۆش شەڤەکە ڕەوشنبیری بە خواندنا پورتوکان دەرباز بکەن تایبەت دە مەها ڕەمەزانێدا بەڵێ زۆر سپاس دەکەین زەردەش بێگومان هەمیشە کوردستان لانکە بووە بۆ هەموو نەک هەر کوردانی هەر چوار پارچە بەرکو بۆ هەموو ئاینە جیاوازەکانیش و بۆ هەموو خەڵکێکی دیکە کوردستان وەگوتم لانکەیەکی ئارام بۆەوە جێگەی دڵخۆشیە کە گەنجەکانمان ئێستا هەوڵی ئەوە ئادەن کە لە کاتی پارشی و کە زۆربەی خەڵک لە کاتی خواردنە یان لە دەرەوەیە بە هەر شێوەیەک بێت ئەوان خەریکی کتێب خوێندنەوەن و ئەمەش دیسانەوە خێریان دەگات چکە بە دوای علما دەڕۆن علم بە دوای علماڕۆن و چۆنڵێت علم بەدەست بهێنن لك سپاس با افکار مزردشتی نمونه جامی بحث کردیم تایبەت تیجی خواندن پرتوکات ویدمی دا هم کارکی پیروزه هم جی زانست و زانینه یعنی
ومن سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له طريقا الى الجنه. هجي ركي بقرا زانستو زانياريت دا بطريقه اي بو بحثتيش الله دي ابصانه هيبت دي بابتك جرينج بحث كيم طيبتيجي يعني اوان گنجا چاوا خو ليرا اینه خو بگوهرم طيبتيجي سردما تکنولوژیای خو بگوهرینن تکنولوژیای کار بینم طيبتيجي رکه باشتر کار بینم بو خواندنه ندگل خلکی چوینه رکه باشتر هل بجارتیه گوهران کاری والله طيبتيجي كاتشوت اسلام دا بحثا گوران کاریات نوا کمالگه دا سردما یعنی وی دمی و همی دما و سرتاکیجی بحث کردی خود حس کرد مهمان ما شبه دکتر مولود خضر خرنی ماموستای زانینگه پسپور فکر و شریعت اسلامی گلمده دکتر اینگل بخیرات بخیر هاتی خود خرابن بست رمضان پیروز لهمولاك پیروز مبارک بی از بار کم باشترین درگه ام بچینت ناف بابت ما داد چونکی پاشی و بابت اسلامیه گل بابت اب خوفت گرفت لیم ليش اسلام دست بکیم طيبتيج نوایت قرآن پیروز دا بسم الله الرحمن الرحیم إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. تمام. لقالك جرا سردمي مدام بيشون والله هما خدي أسوسايد دايم. الدست بيكي أم بحث في تغيري بكين أو خدي بحث كيت قرآن بيروز دا چما بستك؟ بناوي خداي بخشنه ومهربان في خوش حالم نقل جناب تاعنا لا باشيوك كاني من رمضان دادا نشينو باسك لباسك كاني أين إسلام دور جينين. خاي ولا باداشي ملاك بداتو. اللهم گۆڕانکاری لە قاعدەیەکی ئوسوڵی هەیە دەڵێت دوام الحالی محال و دوعایەکی پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم هەموو جارێ دوعاکەی کردووە دەفەرمێ اللهم يا محول الحال والأحوال حول حالنا من هذه الحال إلى أحسن الحال لەوێ واگە دەست پێ بکەین یعنی حتا کو دەفەرمێ لە حەدیث یەکتریشیان دەفەرمێ ئەگەر کەسێ دوڕۆژی وەکو یەک وابوو مەغبوونە ینی دوور کەوتیتەوە دەبی ئەمڕۆمان لە دنیا باشتر بی بەرەو پێشتر بی و سوبەینێشمان لەوڕۆ باشتر بی طبعا کە ئێمە باسی گۆڕانکاری دەکەین گۆڕانکاری لە ڕووی اقتصادی لە ڕووی سیاسی لە ڕووی فکری لە ڕووی ئاینی پەرستشی عیبادەت تاعات مانگی ڕەمەزان کە دێتن هەر بە خۆی مانگی ڕەمەزان کە جیاوازە لەگە مانگەکانی تر خۆی گۆڕانکاریە هەروەکو زۆر زە دەشبهێنن دەڵێن یوسف عەلەیهی السەلام لەگەڵ 11 براکەی تری جیاوازی هەبوو لۆ چونکە ئەوە احتیمامی بە زانست و پەرستش و عیبادەت دەدا زیاتر لەوانەی تر ئەوانەی تر ڕێگایەکتریان گەست بۆ بەر لە مانگی ڕەمەزانە کە فرسەتێکە بۆ گۆڕانکاری خودی خۆت و هەروەها کۆمەڵگاش ئەمە هەمومان دەزانین و بە ناچاری هەندێک جا قسە دەکەین دەبی بۆ بڵێن ئێمە کەوتیتمانە ناوەڕاست شەرقی ناوەڕاست کە کەوتیتمانە ئەو منتەقەیە دائیمەن پێمان دەڵێن یان دواکەوتوو یان دەوڵەی نامیە تازە دایانەوەی خۆیان پێ بگەین تازە پێگەیشت یان دایانەوەی خۆیان پێ بگەینە لە کاتێکە ئەتوو قورئانێکت هەیە پڕیتی لە گۆڕانکاری میلەتانی پێشوو هەمووی بە چیرۆک و بەسەرهات بۆ توی باس کردووە ئێمە نەمانتوانی استیفادە لێ بکەین لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی تاکیشەوە هەر پێغەمبەرێک عليه الصلاة والسلام هاتووە بۆ ئەوەی کەسەکان بەرەو ئەحسن بگۆڕیتن چونکە هیچ پێغەمبەرێک کە هاتووە بۆ میلەتەکان بۆ نەتەوەکان بۆ گەلەکان ئەو گەلە بەخۆی عیبادەتی هەبووە پێشەوەی پێغەمبەرەکە بێ نوێژی کردووە ڕۆژوی گرتووە خوایەکی هەبووە ترخوا کە ڕاستەیان درۆ مهم شتێکی هەبوو بە ناوی دینداری ئەو میلەتە بەخۆی خۆی ژیانی خۆی بەڕێوە بردووە ئەی پێغەمبەران هەدەف چییە لێی کە دێتن یەکەم هەدەف ئەوەیە خوای ڕاستەقینەیان پێدەناسێنین لە ڕووی پەرستش و عیبادەت و ئاینەوە دووەم ڕێڕاستی ژیانیان پێ نیشان دەکەن ئێمە باسی هەدینە سیراط المستەقیم دەکەین یعنی سیراط المستەقیم واتە ڕێڕاستی ژیان دۆزینەوەی ڕێڕاستەکە کە بەڵێ ڕێ زۆرن بەڵام ئەمەیان لە هەمووی ڕاسترا و زووتریش دەتگەێنتە ئامانج بۆیە گۆڕانکاری پێغەمبەران کە کردویانە بۆ تاگ ئەوە جێگە قسە بکەن چونکە ئێمە گۆڕانکاری لەسەر ئاستی تاکە لەسەر ئاستی کۆمەلگا هەیە لەسەر ئاستی تاک ئەوەی من دۆزیتمەوە لە قورئانی پیرۆزە لە ڕووی دەستەواژەکان و مستەڵەحەکان دەگۆڕێتن هەر کاتێ توانیمان دەستەواژەی تەلەڤیزیۆن مەسەڵەن ئێستا ناوی تەلەڤیزیۆن ئەگەر کەسێک بێت پێناسەی بکە پێناسەکەی دیارە بۆ کامیرەیەک ڕووی لە تووە ئەتو پەخش دەکات بە عالەمە کاتێ دەستەواژەی تەلەڤیزیۆن معنایەکتریش هەڵدەگریتن دوو معنای تر هەڵدەگریتن یان جاری وایە پێناسەی تەلەڤیزیۆنەکە بەغەڵەت دەکرێتن مجتەمەعێک لەسەرا پەروەردەکرا دەبینی ئەو دەستەواژەیە دەڕوا خەڵکێک بە سەقەتی پەروەردە دەکرێت لەسەری بۆیە لە ڕووی تاکەوە واتە دەستەواژەکان ڕاست بکرێتەوە لە ڕووی کۆمەڵگاوەش دیارە دابوونەری
حکم لەسەر خەڵکی دەکە و لەسەر کۆمەلگا دەکەم دەنمونەیەکت بۆ دێنمەوە خۆی دوون و منم بەناوە زۆر گرنگە یەکێکی قورئانیە و یەکێکیش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانی خۆی تەطبیقی کرد هەمومان دەزانین ئێستاش کە ضرورە ئەمە قسە لەسەر بابەتە بکەین چونکە بەڕاستی ئەو چەند حەدەسەی بیستمانە لەو ماوەیە کە ئافرەت زۆر کوژرا و خۆی کوشت و خەڵکی کوژرا لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هات پێشتر پێیان دەگوترا جاهیلیەکان ئافرەت هیچ ڕۆڵی نەبوو لە کۆمەلگا بەڵکو جاری وا وەکو مەتاعی دەفرۆشرا کەرەستەیەک بوو لە کەرەستەکان پێغەمبەری خوا چۆن توانی ئافرەت بێنتەوە ناو مشتەما ئەو گۆڕانکاریان مەزن زۆر گۆڕانکاریی گەورە ئەگەر وەکو تاریخ و مێژوو سیر کە لەو سەردەما 1400 ساڵ پێشی ئێستا ینی چواردە نزیک 15 قەڕن پێش ئێستا ئەتوو سیرکە لەو عەقلیەتەی ئەوانی تێدانا بیابانێ چۆن توانی ئافرەت نەبەس هاتە ناو کۆمەلگا و ڕیادە و سیادەشی بەدەستکەوت پێشەوایەتی خەڵکی دەکرد هەتاکو دیارە لە دوای وەفاتی پێغەمبەری خوا عائیشە ئەوەندە هاتنە پێش ئافرەت ئەوەندە هاتە پێش جێیشێکی 20,000 نەفەری قیادەی کردووە ئافرەتیان چۆن هاتە پێش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو شیعارەکان ئافرەتی هێنا لەگە پیاوی دانا هەمووی لەگەڵی دانا میراتی پێدا نوێژی بە کۆمەڵی هێنا ناو مزگەوت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژی دەکرد پیاوان لە پشت ئافرەت لە پشت پیاوان نوێژی دەکرد هێنایە ناو کۆمەلگا ڕەئی لێوەڵدەگرتن ئیستیشارەی پێدەکردن بردی بۆ غەزوەکان و جەنگەکان کە دەکرا لەگەڵیان بوون ئیتر ئیشی ئیسعافاتی ئەوەلی بیان ئیشی پزیشکیان پێدەکرایان هەتاکو جاری وایە خوتەی ئەسکەری پسی پێدەکردن لەولاوە لە ڕووی میراتەوە میراتی بۆ دانان ئەو گۆڕانکاری وا هات لە ڕووی دابوونەریتە کە پێشتر پەروەردەکرابوون ئێستا دابوونەریتەکە گۆڕە ئێمە کە دەمانەوێتن لە کۆمەلگای خۆمان گۆڕانکاری بکەین بە تایبەت لە مەسەلەی ئافرەت کە هێشتا لە ناو کۆمەلگای کوردی بە چاوێکی سەیری ئافرەت دەکرێتن وەکو دەبینین ئەو جیان لەبەر ئەوەی ئافرەتی پێ کەمە هاشەی سامعین یان ئەوە تێ بەڕاستی ئەو هێشتا تێنەگەیشتووە لە کاتێکە نوێژی دەکەن ئەکیدم ئەوانەی جاری وانە ئەو بابەتان دەکەن نوێژی دەکەن باوڕێن بەخوا و پێغەمبەریش هەیە ڕۆژی دوایش هەیە کەچی ئەم شتە غەڵەتە گەورانە چۆن ڕوودەدا لە کۆمەلگای خۆمان لە مجتەمەعی ئیسلامیە سەیری چیرۆکێک ترتم بۆ بکەم لە قورئانە کە بەڕاستی باسی گۆڕانکاری دەکرێتن هەمومان دەزانین لە سوورەتی نەملە چیرۆکێک و حەدەسێکی زۆر گەورە هەیە سولەیمان پێغەمبەر کە لە ڕووی زانستی ئەمڕۆ هەتا ئێستا زانست پێی نەگەیشتووە ئەم پێم وایە هەر شتێک دراوە بە پێغەمبەران لە ڕووی وەحی و خواییەوە دەمینێتەوە وەکو زانست ئێمە پەیای بکەین چونکە ئەگەر لە قەدر و قووەتی مرۆڤ نەبی خوای گەورە پێی ناداتن سولەیمان پێغەمبەر توانیتی لەگەڵ باڵندەکانە قسە بکە هیچێ لە باڵندەکان ناوی هودهودە بە پولە سلەیمان ناوە بزانم پێی دەڵێن لێرە قسەی لەگەڵ دەکاتن جارێک دەچیت بۆ ئەو ئیستیعرازەی کە قەرارە هەموو تەیرەکان ئامادەم ئەوش قسەیان بۆ بکە ئەو تەیرە دیار نییە ئەوش تووڕە دەبێت دەڵێت چۆن ئامادە نیە ئەگەر خەبەرێکی باشم بۆ نەیتووە گەنا تووشی عەزاب و سزای دەدەم کەمێک دەمینێتەوە ئەم تەیرە دێتن خەبەرێک دەینێتن خەبەری چێن دەر سەبە دلي وتفقد الطير فقال ما لي لا أرى الهدهد أم كان من الغائبين لأعذبنه عذابا شديدا أو لأذبحنه أو ليأتيني بسلطان مبين فمكث غير بعيد أو أقسي هدهد لي رقسي بابو سليمان دلي فقال أحط بما لم تحط به وجئتك من سبأ بنبأ يقين إني وجدت امرأة تملكهم وأوتيت من كل شيء ولها عرش عظيم دلي من اشتكم بو هنايتي إحاطة ودوري اشتكم داوت ويس معلومات الدينية تيريك لەگەڵ ئەم پیاوە قسە دەکەم ئافرەتێکم بینیتەوە ئەو ئافرەتە سەرکردەی وڵاتێکە نەبە سەرکردێت تەملیکوهم هەر هەمووی کڕیوە ئەوەندە بەقووەتە لە ڕووی سیاسەت و حکومڕانی هەمووی کۆنتڕۆڵ کردووە و ئەوتیەت من كل شيء هەرچی دەسەڵاتی مادیاتە هەمووی لەبەردەستە چەکی باشی هەیە پارە و ماڵی باشی هەیە ڕسکی باشی هەیە قووەتێکی جوانیە جەیشێکی عەسکەریەکی زۆر بەقووەت هەیە وەلەها عەرش عەظیم عەرشێکی زۆر زۆر گەورەش هەیە عەرش لای زۆربەی مفەسیرەکان یعنی کورسی و تەختی پاشایەتی بەڵام لای من بە حەقیقەت عەرش لە قورئانە واتە ئەرشیفی دەوڵەت دەستەڵات یعنی مەکتەبە عامەی کە پڕتی لە ئەسراری دەوڵە بە هەموو نووسراوەکان پێی دەگوترێ عەرش المهم ئێستا لێرە پرسیارەکە ئەوەیە ئەو تەیرە چۆن قسەی لەگە کراوە ئەم گۆڕانکاریە
کەخوا بۆ من باز دەکەن معقول نییە بڵێن وڵی دووبارە نابێتەوە ئەگەر دووبارە نەبێتەوە ئەو نەسە کە قورآانی نەسەشی مردووە حکایەتێکە وەکو حکایەتەکانی ڕۆستەم و زاڵ و ئەوانە دووارە نابێتەوە بەڵام دووبارە دەبێتەوە پرسیاری گرنگ ئەوەیە لە گۆڕانکاریەکان کە خوا دەیەوێت من بگۆڕیتن نەبەست لە ئاستێکی گچکە زۆر گەورە هەموو تەیرێک ئەو عقلیەتەی هەیە دەڵێتە سولەیمانی پێغەمبەر دەڵێت ئەمن ئافرەتێکم دۆزیتەوە دیارە ئەو تەیرە دەزانیت ئافرەت و پیاوچیە ئینی وەجەت امرأة دیارە عقلیەتی ئەوەی هەیە بزانیت ئەوە ذەکەر و مؤنث لێک بکاتەوە دوو تەملیکوهم دەزانین مەشاعر و ئیحساس چییە سێ وأوتيت من كل شيء دەزانی شتە مادیەکان چەند گرنگن بۆ دەسەڵات و بۆ مەلگام چار وەلەها عەرش عەظیم نووسین و خوێندەواریش دەزانی چەند گرنگە ئێستا بەڕاستی ئەوە لێرە بەسەرهاتێکە بۆ من دەجێڕێت وەکو بەسەرهاتەکانی چەند ئەمە دەژێڕینەوە دکتور بەس ڤیجوال فێری پرسیارە مازن ئەوە وەکیل دەستپێکی گوتێتە إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم بس رخي ديرا خدي تعالى پیغمبر صلى الله عليه وسلم بيجت هر تشتكل دف خدي نفيسيه تنشي قدري بجوهري ناف بينوان هر دوكادا ام چوا نفسد خو و پاشروج خو قدر خو برف باشتر بجوهري جوان قدر پێم وایە مەفهومەکەی غەڵەتە ئەوەی خەڵک لەی تێگەشتیە لەگەڵ ئەو مەفهومەکە قورئان دایناوە عەلی تەنتاوی دەڵێ ئەگەر من فلیمێک لێ دەرابی و هەموو دیتبی باشە دوایی بێن بۆ تو باسکەم معنای نییە ئەو فلیمە بەگوێی من دەکا بەڵام ئەمن ژیانی ئەو فلیمە و ئەو کاسێتە و ئەو حەدەسانم بینی و ئێستا بۆ تو دەژێڕمەوە دەڵێم ئێستا لێرە پیاوەکە بەردەبێتەوە بالفعل بەردەبێتەوە بەس معنای ئەوە نییە بە ئەمری من بەربوویتەوە خدای گەورە ئیطلاعی بەسەر هەموو شتێکەیە و هەموو شتەکانی تەرتیب کردووە بە قەدەر بەڵام مانای ئەوە نییە دەبی من هەمان ئەو شتە بکەم کە نووسراوە هیچ شتێک نەنووسراوە لەسەر ئینسان جارێ ئەوە یەک دووام مەسەلەی قەدەر تەمەنەوە دەستمە سەر بابەتێکی در هەرچەندە ئەوە آخر هەر گۆڕانکاری مەسەن دەبێت کەبرە تو بۆچی جگارانە هێلی دەبێت ما ئەزی عەلم تمی خودی هەوسا بۆ مەحەسکری ئەزێ جگارا کێشم ئاژی دەبێت تو بۆ چوە فلان جهی مادە نزانی خراپە آخر خودی بۆ من وسە حەسکردبی من نەشی ئەز گۆڕانکاریەکێ بکەم مثلا فيري مشكله مازن افي يعني فكري يعني ئێستا گۆڕانکاری کە کەسێک لە خۆی ناکە پێی وایە خدا هەر ئەوەی لەسەری نووسیە بۆی ناتوانانی خۆی بگۆڕیتن مەبەست ئەوەیە بەڵێ هەڵ بۆ شتێک نادا ئەگەر هەر شتێکیش بێتە بەردەمیڵێ تازە ئەمە قەدەری من بوو تازە ئەمە بۆ من نووسرا بوو هیچ گۆڕانکاریەکی تیا ناکرێت تەواو ئەبێ من لەسەر ئەمە بڕۆم بۆم ئەهاتە پێشەوە ئەگەر هەر شتێکیش ببێت ئەمە وەڕەت دەکەمەوە بە هیچ شێوەیەکەوان نییە هەر شتێک لەسەر ئینسانی نووسراوی دەبێت ئینسان بێت جارێ نەنووسراوە لەسەر ئینسان بصورة آل عمران ما دام شي مثلا قدر دبي توزة تفصيلي في أبدم شو كزاري ويا خلق واتي إذا قال لنا أما قدرنية يا كام خواي جورا قدري هي بلام قدرتي دستور داناني أنظمة كونية أما قدري في هذا قلت له بابي مثلا سيارة هاجوتن قدري خوايا ونيا بەڵام حکوومەت دەڵێ لە 120 تێپەڕ یان لە 100 تێپەڕی لە 120 بڕۆی ئەمن بە قەدەرێکی تر غەرامەت لەسەر دەنووسم خی گەورە بەخۆی قەدەری داناوە من دروست بم هەر ژن و زەڵامێک بە حەڵاڵی بە حرامی بگەنە یەک مناڵ دروست دەبی سەرەوە قەدەرە پێویست ناکە بڵێن وەڵاهی ئەوە نووسرا بوو ئێلا دەبی ئەگە نەگەشتوانە یەک نەدەنووسرا بەبەست یاسایەک هەیە یاسایەکی گشتی پێدەگوترێ بۆ گەردوون دایناوە ئێمەش لە ناو یاساکەین ئێمە بە یاساکە ئیش دەکەین نەک ئەوەتە لەسەرمان نووسراوە یعنی ئێستا نمونەیەکی تر بێنمەوە لەسەر ژنخوازی و ژن و ژنخوازی کابرایەک ئەگەر ژنێکی ڕێک و مؤدەب و ئەخلاق و گەشتمنە یەک زۆر بە یەکتر بگونجێن ئەو ژن و پیاوە کاتی دەڵێتە پیاوەکە خی گەورە ڕووی سپیکە بەڕاستی ژنێکی خانەدان و ڕێک و پێکە چ دەڵێ کابراکە دەڵێ خوا خێری فلان کەسی بنووسی ئەمەی پێک ناساند خێری چێ بنووسی فلان کەس بەڵام خوا نەخواستە دوور لە گوێگران ئەگە ژنەکە لار بوو لەگە پیاوەکە نەگونجان پیاوەکە دەڵێتن وڵی چ بکەمەوە دیارە قسمەتی من وایە قەدەری من وایی کەواتە ئەنی خی گەورە بە ملی منی وە کردیە بەڵام لە باشەکەیەوە ناڵێ لە خراپەکەیە دەڵێتن هەر قورئانیشدا بارکیم ئیمۆژە پەندی هاتیە کرد قورئان بەعکسەوە دەڵێ وەکو ئەدەب باشە دەدرێتە پاڵخوای خراپە نادرێتە پاڵخوای باخوای گەورە دروستی کردی بەڵام خی گەورە نەیگوتی بڕۆ بیکە خی گەورە کوفری دروست کردیە
بەڵام لا يرضى عن عباده الكفر لە سورەتی ئالی عیمران بە سێ وەڵام ئەوەی ڕەت دەکاتەوە یەکەم دەڵێت خوا عادڵە لە ئاەتی 51 لە 50 تا 52 بە سێ ئاەت لە سورەتی ئەنعام دەڵێ خوا عادڵە بەڵێ خوا عادڵە ئەدی لۆ عەزابت دەدا ئەگەر من خۆم لەسەرتم نووسیبی و عەزاب تیش دەدەم کەواتە عەدالەتی خۆی گەورە لە کەدار دەبی ئەوە لێرە بەخۆی خۆی گەورە ڕەت دەکاتەوە دوو دەڵێ هل عندكم من علم فتخرجوه لنا إن تتبعون إلا الظن باشە چۆن دەزانی ئەمە نووسیتم ئەتو دەبی زغارە چێش بیان نێرگەلە چێش بیان تریاک چێش بیان ئارە خۆربی کول زانی ئەتو ڕۆیشتی لە لەوحی المەحفوظە لەو شوێنەی کە خوای گەورە نووسیتی بە حسابی تو نووسیتی سەیرت کرد نووسراوە لۆ ئەو گومانە دەدەیە پاڵخۆی ئین تتبعون إلا الظن سێم ئاەت دەفەرمێ ولو شاء الله لهداكم أجمعين ئەگەر بە مەشیئەتی خوای بایە دەیگوت چێ هەمووتان دیندار بن هەمووتان پاک بن هەمووتان دوور بن لەو شتانەی کە پێی دەگوترێ حرام کەواتە خوای گەورە خۆی دەڵێ بە مەشیئەتی من نییە خۆم دایکمە دەستەکەوە یعنی بەو سێ بەڵگەیە خۆی نەفی کردووە کە هەموو شتەکان عایدی ئینسانن و ئینسان کامل حڕیەتی هەیە لە اختیارکردنی ڕۆژان و ژیانی خۆی بەڵێ ئینسانێک نازانست دەتوانی زانست بەدەست بێنیتن بەڵێ وڵاتێکی بێسیادە دەتوانی وڵاتی سیادە بۆ خۆی دروستکە بەڵێ مرۆڤێکی نەزان دەتوانی خۆی زانا بکاتن هەمووی بەدەست مرۆڤەکانیشە بەڵگەشمان ئەوەیە کە پێغەمبەران دەهاتن بۆ گەلەکانیان نەخوێندەوار بوون هەمویان کرد بە خوێندەوار بەڵام بەڕاستی گۆڕانکاری یەک خاڵی هەیە کە پێی دەگوترێت هەنگاو دەبی هەنگاوی یەکەم بەڕاستی بنێ لە فیزیا و بیرکاریش قاعیدەیەکمان هەیە ئەگەر لە خاڵی یەکەمە بەعەدلی ڕۆشتی هەموو دیوارەکە هەموو هێڵەکە بەڕاستی دەڕوە بەڵام لەوێ سانتیمەترێک لادا لە ئاخیریە 2 متر فراغ دەکەوێتە بینی ئەو ڕێگایی کە قەرارە تو بگرێ بەرەو لەگەڵ ئەو شوێنی کە تو هەڵت بژاردووە زۆر باشە مامۆستا باس لەوە کرد کە گۆڕانکاری شتێکە نابێت لە جێی خۆیان بمێنێتەوە بێ بگۆڕێت ناکرێت حاڵە لە حاڵی خۆی بێ مەحاڵە هەرە بێ بگۆڕدرێت ئەم حاڵەتە هەندێک گۆڕانکاری هەیە بمانەوێت نەمانەوێت تەکنۆلۆژیا بۆمانی دروست دەکات بەبیستی خۆمان نییە تەنانەت بین بە غەریبە لە بینیەکە بۆ نمونە گۆڕانکاریەکی وا لە بینی دایک و باوک و مناڵ دروست بووە غەریبی لەگەڵ یەک مناڵەکە ئایپادێگەهێنێت وشەیەگەڵ ئەوم بۆ فۆرواردکە ئەوەم بۆ ئەبدەیت کەرەوە وشەکان نامۆن وشەکان نامۆن من ئەگەر بڵێم وڵا گێلگێلەی جاران جوان بوو پۆیلانەمان بۆ خەڵگە برد مناڵەکە لە من تێناگات گۆڕانکاریەک دروست بووە نە من لە زمانی مناڵەکە تێگەم و نە ئەو لە زمانی من تێگات بەمەرجێکیش مەجبورین بە یەکەوە ئەو ئاخافت نەمان هەبێت ئەم جۆرە گۆڕانکاریانە چۆن بتوانین کۆنتترۆڵی بکەین هەمومان دەزانین ئەو حەدەسانەی کە لە شەرق الأوسط ڕوودا غێر طبیعیە چونکە سریعە ئەوەی ئێستا لە تەکنەلۆژیا و پێشکەوتن لە ناو دەستی ئێمەدایە نەدەبووە بگاتە ئێمە هەموو باحیسانی زانایانی مرۆڤ دۆست و علم النەفس و ئەوانەی کۆمەڵایەتیان خوێندووە دەڵێن زۆر زانستەکە زوو گەشتەما جیلیمان نەیتوانی فریای ئەوە بکەوی چونکە ئێستا بۆ نمونە بابی من یان باپیری من بە هەمان طریقە ڕۆیشتی خۆ من هەمان فکری بابی خۆم نییە و هەمان مستەلاح و دەستەواژەکانی ئێستاش بەکاردێنیمی باوکم نییە بەڵام لۆ لەگەڵ تەمەنی باوکم کە هەیە دێدی دەڕوات بەرەو هەڵکشان ئێمەش بۆ خواردێتن نزیکە لە یەک هەندێک لە مستەلاحاتی ئێمە و هەندێک لەوێت تێکەڵ دەبی زۆر طبیعیە زۆر نۆرمالە هەموو ژوایە بەڵام ئەوەی ئێستا ڕوو دەدات کە بەتایبەت لە دوای 2023 لە کوردستان و لەم منتەقەیە یعنی غێر طبیعیە ئایپادێکە کە لە ئەمریکا دەردەچیتن هەموو دەڕۆژی پێناچیتن لە کوردستانە دەیکڕی ئەوە غێر طبیعی بە حقیقەت بەڵێ مەبەستیشم ئەوەیە کە دکتۆر شریعەتی قسەیەکی هەیە ئەڵێ من چۆن لەگەڵ جیلی بەرامبەرەکەم لە یەک تێبگەم کە من هەستاوم نانی ئێوارە ئەخۆم و باوکم نانی بەیانی یعنی معنای ئەوە ئەم هەموو ڕۆژەکەی تێپەڕیوە تازەوە نانی ئێوارە ئەخوات باوکی هەڵەسێ بۆ نوێژ و نانی بەیانی ئەخوات یعنی لە بینی دوو جیلا ئەگەر مەسافەی ناخواردنەکەمان وەکو یەکتری نەبێت گۆڕانکاری لە ناخواردنەکەمان بێت ئیتر غەریبەبوون یعنی چی غەریبەبوون نامۆبوون بە یەکتری معنایەوەیە کە من لە زمانی تۆ تێناگەم لە کولتوری تۆ تێناگەم ئیمامی عەلی قسەشی جوانی هەیە بۆ ئەوەی استیدام دروست نەکەین لەگەڵ کۆمەڵگەی خۆمانە تێکگیر دروست نەبی دەڵێتن مناڵەکان بۆ خۆیان پەروەردە بکەن نەک بۆ خۆتان ئێمە کە منداڵ بۆ خۆمە پەروەردە دەکەین ئەو تێکگیرە دروست دەبی حتمما چونکە من زمانی من لەگەڵ زمانی منداڵەکەم کە ئێستا 15 ساڵ و هەتا 18 ساڵمان هەیە
بەڵێ زمانی ئەوان زۆر جیاوازە لەگە زمانی ئێمە و زەمەنی ئەوانیش بە هەمان شێوە لەگە زەمەنی من زۆر جیاوازە ئەگەر من توانیم مناڵەکە بۆ خۆی دروستکەم کە ئەو دەبێتە 25 ساڵ دوای 2030 ئەو بۆ لە ئێستاوە پەروەردەی بکەم بۆ ئەو کاتە بەڵێ فریا دەکەوی و فریای خۆشی دەکەوی احترام و ڕێزیشی بۆ من دەمینێ بەڵام ئەمن دەمەوێت بۆ خۆمی پەروەردە بکەم استدامی لەگە دروست دەکەم تێکگیر دروست دەبم ئەو منی خۆش ناوێ لە ئەنجامە دەڵێ بە زۆر باوکم دەوێ من وچی خۆی لێ بکە لە کاتێکە ئەو خۆی زۆر پێزاناترە بە تەبیعەت وایە خۆی زۆر پێ گەورەترە کە ئستیدامەکەش دروست بوو نە احترام و خۆشەویستی لە بینی من و ئەو دەمینێ نە دەتوانیشم بیگۆڕم بەڵکو ئەو کات گۆڕانکاری بە خۆی دەیکاتن بە خۆی لە خۆی هەڵدەبی یان بە خۆی وچگوتن بە ناچاری تەکنەلۆجیا و زەمن و زروفی ئەو کاتە ئەوی هەڵدەبژێری بەو شێوەی دەباتن کە زەمانەکە دەیەوێتن نەک ئەمن دەستم هەیە لە پەروەردەیە وەکو باست کرد علی شریعەتی کە قسەی هەیە لەسەر ئەگەر مەبەستەوە بیتن علی شریعەتی قسەی هەیە لەسەر پەروەردەی منداڵ و پەروەردەی جیلی دوای خۆمان هەموو دایک و باوکێک مەسلحەتی منداڵی دەوێتنەوە منتهینە لەو بابەتە هەموو دایک و باوکێک بەڵام کێشەکە ئەوەیە ئەو دایک و باوکە خۆی نازانی ماحتراماتی تەمان خۆی نازانی بابەتی پەروەردەکە چییە بابەتی پەروەردەکە تەکنەلۆجیا منداڵی من پەروەردە دەکە ئێستا دایک و باوکانی ئێمە ماحتراماتی هیچ لە بابەتی تەکنۆلۆژیا نازانن بەڵام ئێستا ئەگە زەراعەت وەختی خۆی زەراعەت خەڵکی پەروەردە دەکرد کشت و کاڵ بوو مەڕ و بزن و حیوان و کشت و کاڵی بوو لەبەر ئەوەی بەخۆی پاڵا بوو بەخۆی شاپاڵا بوو بەخۆی پێشەوا بوو مناڵەکەی زۆر بە جوانی پەروەردە دەکرد کێشەی ئێمە بۆ گۆڕانکاری منداڵەکانمان خۆمان دەبی بە ناچاری بچینە ئەو دۆڵەی کە ئێستا پێی دەگوترێت تەکنەلۆژیای زانیاری خۆمانی لێ فێرکەین نەک لە بە خاتری خۆم بۆ خاتری ئەوان بۆ ئەوێ منیش بە لە زمانی ئەوان تێبگەم پەروەردەکەی کە پێی دەگوترێت ئەخلاقیات پەروەردەکەی کە ئامادەی دەکەم بۆ دوا ڕۆژ بتوانم مستەقیم بیت لانەدا و انحراف نەکەم دکتۆر گۆڕانکاری گەلێکێ پلەس لێ هاتی بەڵێ بەس ڕۆژێتمە هەمی دووبارەنە دەستپێکی ژاخفتنەکە جانتەکە تەگوتەکەر ئەڤروەمە وەکی سبهی بەتیانیان ئەڤروە زێدە یانژی خەلاتیەکە هەیە هەمی ڕۆژێتمە دووبارەنە ئەم چاوەڵ خوب بکەین بەرهەمێکی زێدەترمە هەبێت یانێت ئیسلامێدا چاو هاتیە بە حەزکردن مەسەن یعنی ئەگەر ڕۆژێتمە هەمی وەکی یەک بن گوندە سەر مەحسێبە بەڵێ بۆ نمونە هەر پێنج نوێژێت خودێکم شولێ خودێکم دە ئێمە ماڵ نڤم ڕابمە بەخۆم بەخۆم وەسا درستە ئاسایی پڕێڤەچێت ئەوانژی خەلاتە بەلای من تەمەنەوە ڕێی خۆم لێرە دەبی باسکەم چونکە ئەتو ناتوانی حکم لەسەر ئەو فەرمودانە بدەی کە هەیە بەڕای من هەر کەسێک دوو ڕۆژی وەکو یەک بی گونەحبارە بەبێ مجامەلەکردن بەڵگەشم ئەمە هەموو ساڵێ کە ڕەمەزان دێ یەکسەر خۆمان ئامادە دەکەین دوو سێ ختم بکەین ئەقل ختمی قورئان ئەقل هەمانەش دەختمی دەکە گۆڕانکاری چۆن دەکرێتن لە ناو مشتەمایی ئێمە یان لە ناو فکر و بیر و بۆچون و زیهنیەتیمە ئەو ساڵ ختمی ناکەم هیچ ختمی ناکەم ئەی چ دەکەم چەند بابەتێکی گرنگ وەکو تازە باست کرد قەزا و قەدەر و گۆڕانکاری چەند بابەتێکی گرنگ وەکو سەڵاتی ڕاستەقینە کە من هەموو ڕۆژی نوێژ دەکەم هەموو ڕۆژی بوویتە عادەت وەکو ڕۆژوو وەکو حیجاب سیاست اقتصاد چەند بابەتێکی گرنگ هەیە ئەمن ئەو ساڵ لە مانگی ڕەمەزانە بۆی دیاری دەکەم ئەو مانگە 29 ڕۆژە 30 ڕۆژە هەمووی تەرخان دەکەم لەسەر ئەو بابەتی بامنی شارەزایی لێپیاکەم ئەوە گۆڕانکاری دروست دەکات بەڵام بەداخەوە وەکو تازەش باسم کرد دەمەوێت مناڵەکەمان پەروەردەکەین وانە ئێبەسیز لە تەکنۆلۆژیا نازانن بە ئەو مانگی ڕەمەزانە خۆی یەکلا بکاتەوە بۆ هەندێک لە بابەتەکانی تەکنۆلۆژیا فێربی بۆ ئەوەی مناڵەکەی لەسەر پەروەردە بکە هەمان خێرا قورئان خوێندن عیبادەت حز ئەکید بە بەڵگەشم وتم بەڵگە دەینەوە پێش ئەوەی ئیسلام بێ قورئان نەبوو ئەو مسلمانانەی پێش ئیسلام پێش محەممەد صلی الله علیه و سلم بەچ خۆیان خەریک کردیە خۆ قورئان خوێندن نەبوو غێری خۆیان پەروەردە لە پێش هەموو شتێکە دەزانیت کەلیمەی پەروەردە لە سوە الجیلایە لە ڕەبەوە الجیلایە بیکە عەرەبیەکە تەربیە لە ڕەبەوە الجیلایە لە خواوە الجیلاوە لە پێش هەموو شتێکە هەموو شتێک دەبێت بێتە قوربانی پەروەردە هەتا زانست لە پێش پەرستشە یعنی ئیمامی شافعی قسەی جوانی ڕەحمەتی خوای لێبی دەڵێ هەر کەسێ بە زانستەوە عیبادەت نەکردی قبول نەیەخۆ ئومەتی ئیسلامی بۆیە دوا کەوت عیبادەت دەکا بەس نازانیت
خواپەرستی دەکا بەس خواناسی ناکە. بجا خواپەرستێکی خواناسی تێدا نەبن قەبیلەش سەرفکر ئیمامی شافعی دا بەشی سەردووی دەکە ئەگەر لە ناو وڵاتانی ئیسلامی بیتن قبول نییە چونکە مەفروزە خۆی فێرکە ئەگەر لە وڵاتی ئیسلامی نەبووی دوور بوو لە مسلمانان دڵی خۆی گەورە عوزرەکەی لە قبول دەکاتن. و زۆر جاشمەوەسا من بۆ خۆم درکم بەوە کردووە بیری لێکم ئەڵم یعنی ئەگەر بەهشت و جەهەنمێک نەبووایە خەڵک لە ترسی خوددا و یا لەبەر خاتری پاداشتەکە نەبووایە خەڵک خدای بۆ خۆی خۆشەویست ئەوەندە خوا ئەناسێ بۆ خودی خۆی خۆشی بێت نەک لە ترسا خۆشم بێت یان لەبەر خاتری پاداشتەکە خۆش ئەوە کێشەیە دەڵێن عابدی ڕاستەقینە یعنی ئەو کەسەی لەگەڵ خوایە بەڕاستی نا لە ترسی جەهەنەم خوا دەپەرستی و نە لە تەماعی بەهشتیشە بەڵکو لەبەر زاتی ئەڵڵا خۆی. یعنی ئێستا دوو برادەر کە یەکتریان خۆش دەوێتن نەلەی دەترسێ نەتەماعی ماڵشی دەکا بەڵام خۆشی دەوێت زاتیەن گەشتی دەقەنات ئەو برادەرە زۆر بە سوودە زۆر بە کەڵکە زۆر پێویستە لە کاتی پێویستیە لە کاتی تنگانەیە فریایی دەکەوی خوددا ئەگەر ئەوها ناسرا وەکو دۆستێک خۆشی ویست وەکو زاتی خۆی نەک لەبەر جەهەنەم و بەهشتی لەبەر زاتی خۆی ئەوە زۆر زۆر پلێکی گەورەیە زۆر پلێکی گەورەیە بەڵام جەهەنەم و بەهشتیش کە دانراوە بۆ ئەوانە نەکە لە خوارەوەنا حتاکو زانایان زۆر قسەیان لەسەر بابەتە هەیە کەسێک خوا بپەرستی لە ترسی جەهەنەم و کەسێک خوا بپەرسی لە تەماعی بەهشتا پلەی زۆر نزمترە لەوەی خوا دەپەرستیتن لەبەر خاتری خوددا فقط لەبەر زاتی خۆی. لۆیە من ئەو قسەیان کرد خواناسی زۆر کەم بووە خواپەرستی هەیە بە معنایەکی تری ڕۆشنبیری قسە بکەم ئەمە لە کوردستانە خوای دینداری دەکەین بەڵام ڕۆشنبیری دینیمان نییە ئەوە زۆر کێشەیە یعنی کابرا ختمی قورئانی دەکا پێی وایە ئەگەر 604 لاپەڕە خلاص کاتن بە 2 ڕۆژ 3 ڕۆژ کێرەشی زۆر گەورەیە بەڵام ئەو ڕۆشنبیریەی نییە کە هەمان یەک ئاەت بە 30 ڕۆژان خلاصکە بەس دووبارەی بکەوە هەموو ڕووەکانی لێ دەربێنە هەمان ئەجری ئەویتری هەیە بەڵکو زۆریش زۆرتر. دکتۆر ڕەخەکێدی مەسەنە بۆ نمونەت هەیڤە ڕەمەزانە پیرۆزات بژێت کە تۆ نزانی قورئانیژی بخینی و تو فێر نەببی تو گوێ خۆشی بدیە گەلە بوو تەخێرە وەکیوی ئەوێ بخینێت تاپان ئەوێ نزانێت باشە ئەگەر هۆسای بۆچی ئیسلام تاکی هۆسا پەروەردەنا کرد بێژت نە ئیلا دەوێت فێربی خۆ بگۆڕێنی چکی گۆڕینیا دەستێتدا فێربوون ژافسانە هەیە ڕاست إنما العلم بالتعلم والحلم بالتحلم يعني هەموو زانستێک بە فێربوونە بۆ هەوڵدانە وەکو باسم کرد گۆڕانکاری هەنگاوی دەوێ بەس قسەی ناوێ ئێستا کێشەی ئومەی ئیسلامی قسەمان زۆرە هەنگاوی گۆڕانکاریمان نییە هەر کاتێ هەنگاوێکدنا بەرەو پێشچووی بۆ هەر بابەتێک بەدەستی دێنی محاڵە بەدەستی ئێکێکیشکە بەس ئیرادەیە ئێستا کەسێکە کە جغارە بەتاڵ ناکە نێرگەڵە بەتاڵ ناکە بۆ ئیرادەی زعیفە بەس ئەوەندە هیچتر نییە ئەو قسەی کە تا ئەتوو کرد خوا لەسەری خوا خۆی دەزانی چەند ئەمن دەوی بووم کێشە هەڵاتنە لە بابەتەکە ئەگەنە ئیرادەت هەبیتن دەڵێتن ئیمامی شافعی لە شعرێکە دەڵێ هیمەتی هیمەت الرجال هیمەتی من ئیرادەی پیاوانە ئەگەر بمەوێت چیاکون بکەم چیاکون دەکەم بەڵام ناوێتن ئیرادەی زعیفە. دکتۆر بینەوە سەر ئەم سەردەمەکە باسی هەر گۆڕانکاریەکەین یەک مشکلی تریشمان هەیە گۆڕانکاری وازانین بەست لە پارە سەرفکردن و خەرجکردنە بۆ نمونەمانەوەی گۆڕانکاریەک بکەین پێشتر مۆبایلێکی نۆکیامان هەبوو دوایە گۆڕیمان بە ئەندروید دوایە هەردووکی لە ماڵەوە کەوتووە ئێستا ئایفۆن هەڵبووتە وازانین ئێستا گۆڕانکاریەکە یعنی ئەوەیە کە ئێمە شت بوو یعنی ئەشیاکانی بەردەستمان بگۆڕین خەرج و بەرج بکەین خەرجەکەین مەسرەفەکەین بۆ نمونەمانەوەی گۆڕانکاری بکەین میوان داوەتەکەین میوان داوت ناکەی هەتا خەنەفەی ماڵەکەت زۆر جوان و شاز و ڕێکە پێک نەبێت میوان داوت ناکەی سەرێکی سێتی قاپەکەت لەیەک ناچێت میوان داوت ناکەی ئەمە شتێکە بۆیەوە ئەڵێم چونکە درکمان پێ کردووە لە ناو خۆمانە هەیە و شتێکە حاشا هەڵنەگرە بۆ ئێمە هەرچی گۆڕانکاریەکانە بەستومانەتەوە بە گۆڕینی شتەکانمان نەمان بەستۆتەوە بە خۆمان وازانین ئەبێ چواردۆرمان بگۆڕێت ئەشیای چواردۆرمان بگۆڕێت ئاەتەکەی خوێندەوە دووجار ئیسمام لاماندا إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم ذلك بأن الله لم يكن مغيرا نعمة أنعمها على قوم حتى يغيروا ما بأنفسهم هذه آياته أما
نازم بلێن پەروەردەکە لە چیاتی بەس پەروەردەکە سەقەتە ئەکید با من نمونەیەکتر بێنمەوە نزیک لەوەی جەنابەت باس کرد ئێستا ئەمە چاو لە ئەوروپا دەکەین بەڵام بەس لە شکلیاتە ئەمما لە دروستکردنە زۆر کەم محتراماتی قسە دەکەم ئافرەتانی ئێمە کچانی ئێمە لە جلک و بەرگ تەقلیدی ئۆروپیان دەکا بەڵام نەیتوانیوە لە هەمان ئەو ڕۆشنبیریەی کە لەناو ئەو وڵاتە هەیە مەسەلەن درۆ ناکات یان دزی ناکات یان یاسای خۆش دەوێت یاسای وڵاتی خۆی خۆش دەوێتن بە یاسا دەڕوا بڕێەوە یان زۆرێک لە دابوونەریتی ئەو وڵاتانە کە بوو بە بابەتی مرۆیی لەوێ هەر بە مرۆیی ئێمە هەندێکیان بە ناوی دینی هەندێکی بە ناوی دابوونەری قسەی لەسەر دەکەین بەڵام لەوێ دەڵێ قەزێکی ئینسانیە بە ناوی قەزێکی ئینسانی ئەوە ناینن ناو کۆمەڵگەی خۆمان کەچی توانیمانە جلکوبەرجیان بگرە لە هەندێک شکل و شێوازیان هەندێک جارێک هەتا قسەکانیشمان ئەو قسانی تازە پێشتر باسمان کرد فۆرمات و ئەبدێت و خۆ بەشتزانینە جاری وایە ئەگەنە هەمان مستەڵەحی کوردیمان دەتوانی بەکاری بێنی دەتوانی بڵێ کاکەوە بۆم تازەیکەوە یان ئەو بابەتانی تێدا لای بە خاوێنیکەوە یان هەر سڵاوێکی چەند سادەیە گۆڕیمانە بەهای هەلاو وازانی بەوە هەند کەس هەبوو وازانە بەواسانە گەنجی شەبێتەوە وازانە تەمەنی کەمتری شەبێت لە ڕووی گۆڕانکاری و ئەوە گۆڕانکاری شکلیە ینی دەرەچیە خی گەور دەفەرمی دەبینە ناخەوە ئەمەم بگۆڕێم بۆ من ئەگەرم زانستەکەم نەبی ئێستا هەستکەم بە نەقسکەوە بۆ نیمە کەواتە بڕۆ لە دووی بگەڕێ ماوەیەک پێی پیاکە هەستکەم لە ناخمەوە نمونێکی بسیت دەینەوە مەسەلەن جارێک دەهاتین سیارێک لە ناوەندی جادەی ڕاوەستا بوو کابراایك لەگە کابراایەکتر قسەی دەکرد ئەمەش هاتین لە دوای سایقەکە هات هۆڕن لێدە مامۆستایەک دەستی گرت وتی هۆڕن نێمەدە چونکە ئەو تێناگا چونکە ئەو ڕۆشنبیری نییە ئەو لە ناخەوە دەبی بگۆڕێتن نەک ئێستا هۆڕنی بۆ لێ دێت مالە هۆڕنی بۆ لێ دەیت کابرا هەر ئەحسابیشی هەڵبستیتن چونکە ئەگەر کابرا گۆڕا بیتن کەسێکی مسەقف بیت لە ناو شارع و لە ناو جادەی ڕناوەستی ڕێ لە خەڵکی بگریتن وڵا مەرحەبام کردیە لا دەوەرە خوارێ مەرحەبای بکە ئەوە ڕۆشنبیریە ئەوە گۆڕانکاریە سیارەکەشی آخر مۆدێل وەنەوشە بوو یان کابرا وەنەوشەی پێەیە قەیچی ئەمە پارەی زۆرە باڵا خەتی سۆر بدەم جارەشی نیشانەی ئەوەی ڕۆشنبیر نییە بەڵێ سیارەکەی آخر مۆدێلە بگرە ماڵەکەشی ئەکید مادەم سیارەی آخر مۆدێل ماڵەکەشی آخر مۆدێڵە ئەوەی لە غەربا وەڵگرتووە یان بڵێم تەقلیدیەن ئەوەی وەڵگرتووە لە کەسانێکی دەدەوە بەڵام ڕۆشنبیرەکەی وەڵ نەگرتووە کە هەمان وەنەوشە ئەگەلەکن ئەو بی هەڵە ساشتاکەی خۆی دەڕوە و ئامادەش نییە لە خەتی سۆر بدە ئەو عقلیەتە ئەو پەروەردەشی سەقەتە بە پێچەوانەوە دەبی گۆڕانکاریەکە لە ناخەوە دەست پێ بکە من وڵاتی خۆم خۆش بێ لەبەر خۆشەویستی وڵاتەکەم نەک لەبەرەوەی حکومڕانی دەکە ئەو ڕۆ بەدڵتە سوبەی بەدڵم نی ئەو ڕۆ بەدڵم نییە سوبەی بەدڵمە لۆ لەبەرەوەی لایەنگرمە و حزبم و جەماعەتمە و فکرمە و ئەوە پێینا ئەوە مەسلحەتە ئەو پەروەردەنی و گۆڕانکاریش نییە گۆڕانکاری ئەوەیە لە ذاتی خۆمانەوە خۆمان بگۆڕین گۆڕانکاری دکتۆر ڕەنگە هەندە جۆرە تەزاڕ بێت گەل دابوونەریتە گەل معتەقەداتت مجتەمەعیت کۆمەڵگە هەیە بکەت دوێت مرۆڤ گەل کۆمەڵگە هەیە بچێت یان خوب بگۆڕینەوە کۆمەڵگە هەیە بکەت ئەو دیو بچێت کەنگی یعنی گۆڕانکاری فەرزە یعنی مرۆڤ فۆسا بێت تایبەتیژیت وی سەردەمیدا بۆ نمونەیەکی هەیە کۆبراک دێ یەقینەن سەدا سەد زانت تشتێکی درستە بەس دەبێت وڵاش بەر کۆمەڵگە هەیە مایش دێوەکی هەمیەوە بم ئەگەر سەیری عەلیوەردی کەی دەڵێت مجتەمەعی عێراقی مجتەمەعێکی نیفاقە ئەوە دەڵێت ئەس گۆری خودیان بژێت کەتینە عێراق ئەمەش چ بکەین قسمەتە بەزانی قسەکەی بگۆڕین بڵێن نابابە ئەمە لە عێراقیشین و منافقیش ناکەین کاتێ مجتەمەع دابوونەریتێکی هەیە ئێستا مەصالحی مجتەمەع یان مەصالحی تاکەکان یان مەصالحی مرۆڤایەتی ناگونجێ لەگەڵ ئەو دابوونەریتە لەوانە شوکردنی ئافرەتە تا ئێستا لەسەر دابوونەریتی قەدیمەکانی ئەمن وانەی ئەحواڵ شەخسی دەڵێمەوە لە کۆلێژ ساڵی 1959 یاسای باریکەسی نووسرایەوە لە عێراق پێنجی و نەهەیە پێنجەونە سەیری دایک و جلک و بەرگ و عادەت و نەبوونی سیارە و کۆلێژ و تێکەڵ نەبوونی کوڕوکز لەگەڵ یەکتر لە کۆلیژەکان و حتا لە ڕێی ئەنتەرنێتەوە فەیسبووکەوە بگرە بە سەوت و سوورە ئێستا قسە لەگەلێک دەکەن ئەوە ئەو یاسایە بۆ بەدابوونەریتیش بۆ بەدابوونەریت یان بە شودانی کچێکە کە ئەوەی بینیم یانی احتراماتی داوای لەبەر نەکەم قسەیە لەگە ئەو مامۆستایە دەکەم مامۆستاکە ئەو کچەکەی بمارە کرد بوو 12 ساڵ بینیتان و وەڵامتان کردەوە دەیگۆ شەرع ڕێی پێداوە
بەڵام یاسا ڕێی پێ نەداوە طبعاً استیدامە بەڕاستی يعني كأنما عرف عادەتی ما ئاین بەشێک لە عرف و عادەتە ڕێدەدات کچێک بە 12 ساڵی مێرد بکە بەڵام یاسا کەنەمە یاسا مهمترە لە شریعەت ئەوهای لێ دێتەوە یاسا مافی ئافرەتی پارازدا عفوان یاسا مافی ئافرەتی پاراستووە بەڵام شریعەت نەیپاراستووە لە کاتێک کە ئەتوو استیناد لەسەر چ دەکەی استیناد لەسەر حەدیثێک یان دوان دەکەی وەکو ماسم کرد 1400 ساڵ پێش ئیستا و حەدەسانە ڕووی داوە یەک لەوانە دەڵێن عایشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خواستی ئەمری 9 ساڵ بووە ئێوە 12 ساڵە تو کە دەی کچەکەی مسەبیسەی ابتدایی دەبتە 9 ساڵ بە چی عەقلێک بە چی یاسایەک بە چ شەریعەتێک ئەتوو ئەو بەمێرد دێ ئێستا بەڵام یاسایەکت هەیە بەو شێوە کاتی ئەستیدام دروست دەبی لە بینی گۆڕانکاری مرۆڤایەتی و دابوونەریت دووشتمان پێویستە ئەمە یەکەم دەبی دابوونەریتی بەدیل دروست بکرێتن چونکارە دابوونەریتێک بڵێ هیچ نییە و لای بە حتمما قبول ناکرێتن کێشەش دروست دەکات بەڵام دابوونەریتی بەدیل دەبی دروست بکرێتن دووەم چەند کەسانێک تەخەسوس پسپۆری هەڵبستن لەلایەن حکوومەتەوە چونکە هەموو دابوونەریتێک چێ دروستی کردیە هەر ئێمە دروستمان کردیە خۆ دابوونەری لە ئاسمان ناهاتێ خوارێ بابووە پیرە دروست بوو ئەو دابوونەریتێکە یەکەم جا دروست بووە چەند کەسێکی شارەزای ئەو کات ئەم قسەیان کردووە و لێکۆڵینەوەیان کردەوە شتەکە هەیە دێدی بۆ بە دابوونەری چەسپاوە کە بەدیل دروست دەکرێت ئەو چەند کەسە دەوی بێن بەدیلەکە باسکەن بڵێنە خەڵکی ئەوە زۆر باشە بەکاربێنێ مەسەن بۆ نمونە ئەمە کۆرۆنامان هەیە و ڤاکسینیش بەکاردێنی دەبی چەند کەسێکی شارەزا و باوەڕ پێکرا و بێن ڤاکسینەکەمان بۆ بەیانکەن کە هیچ زەرەری نییە گەنە خەڵک لە خۆی نادا ئەوە لایەک وەختی خۆی سیارە بە بەنزینیشی دەکرد بەڵام ئێستا بە غازی ئیش دەکات دەبی بین بڵێن کاکە غاز سوودەکانی و ژینگە و کۆمەلگا چەندە پارێزیتن احتیمالە غازیش سوبەی دوزبەی بێتە کارەباییات و پاتیریان ببێتە تاقەی شەمسی ئەوانە کاتی دی ئەوە لە ڕووی تەکنۆلۆژیا و زانست و پێشکەوتنەوە قسانەمان کرد لە ڕووی دابوونەریتیشەوە کچەکەی پێشتر لە ماڵەوە هیچ ئیشی نەبوو هە لە ماڵەوە بوو چەند بزنێک و مەڕێک و حیوانێکی بەخێو دەکرد کابراایەک لەو لاوە دەهاتە دەیگوتە بابی فلان کەسی فلان کەس کوڕی هەیە لۆ خزماتیەی ناکەی بەڵام ئێستا دەبی ئەو باوکەی من بەخۆشم کە کچمە کوڕم هەیە لە کۆلێژن دەبی قەنەعەت بەخۆم بکەم کەس نایەت لە دەرگەی من بدا بڵێ ئەرێت و کوڕەکەت هەیە و مالی فلان کەسیش کچەی هەیە لۆ نایخوازی چونکە کچەکەی من هەموو ڕۆژێک لە کۆلێژە حتمەنیش لەگە کوڕان قسان دەکاتن و حتمەنیش یەکتر دەناسن چونکە لە یەک پۆڵن چونکە لە یەک شعبن دەبیتن گروپ دروست بکرێتن خوێندن ئۆنلاینە گروپ دروست کرایە کەواتە تەلەفۆنیان لەگەڵ یەکە فەیسبوکیان لەگەڵ یەکە کەواتە قسەیان هەیە کەواتە سەوت سوورە هەیە یعنی ئەمن دەبی قناعەت بەوە بکەم هەندێک ئاداب و ئەخلاقی گشتی کۆمەڵایەتی و هەندێک ئاداب و ئەخلاقی گشتی ئاینی دی بە کچەکەم بڵێن بپارێزە مەباقیتر احتیمالە ئەو پیاوێک بۆ خۆی بدۆزێتەوە زۆریش بە ئەتیادی ئەو کاتە کەواتە دەبی دابوونیرێتەکە بگۆڕێتن دەبی بە عەقلانیەتێک قسە بکەین لەگە کۆمەڵگە بەڵێ گۆڕانکاری ئەم سەردەما ئەوەمە لە داوا دەکە کچەکان بۆ شێوەی مێردی بکەن بابەتی خۆشەویستی دێتە گۆڕێت و تا دوونێ پێرێ پێدوا بوو شتێکی زۆر قەبیحە بەڵام لەسەر ئەساسی خۆشەویستی خێزاندا دەمەزرێتن یانی دکتۆر باوەڕەکانیش لەگەڵ دابوونەریتەکانە ئەگۆڕێت بەبەستە پێش بێم قسە ینی فکرێکم بۆ هات ئاین چەند لەگە باوەڕ بیرروبا ینی ئەفۆن دابوونەریتە هەموو پەرستشەکان لەگە دابوونەری تێکەڵ بووە ینی هەندێک لە منداڵەکانمە کە ئێستا نوێژ دەکەن تۆمەتی چیان دەبە هیچ کەس پێی نەگوتی ئەوە حەڵال و حرامی و خێری و جوانێ بخۆی نوێژ دەکات چونکە دیتیتی ئەوە دابوونەری تەکید بگرە ڕۆژوو بگرە زۆرێک لە بابەتەکان هەمووی پەیوەندی بە دابوونەریتی مرۆڤەکانەوە هەیە ینی عیبادەتەکە تێکەڵ بۆ لەگەڵ دابوونەریتەکان دابوونەریت ئەگەر بمانەوێ بیگۆڕین دەبی دابوونەریت یەکتر دابنین و قەنەعەتیشی پێ بکەین و قسەی زۆریشی لەسەر بکرێتن هەتاکو ببێتە دابوونەریتێک ئەوەی پێشوو لا بچیتن دابوونەریتی بێتە خودێ وەلمە بکە تایبەتیژت نەفسە خودە هەر گۆڕانکاریەکێکم بکەین بوومەل دەستپێکی و دەوروبەرێتمە دین و دنیامایە بۆش بە گۆڕانکاری بەرەوە باشتر بە بچێت بابەت گەلێکی بەرفرە دکتۆر تایبەتیژ حتا ژۆلیە فکریژەوە مەمە حەز کرد یانی زیاترمە بە حەسبین لێ دەمێمە هەر هەندە دێشڵە خێرەوە بنوێسێت ممنونێتوینە دکتۆر مەلوتی نەفشەبەت گەلمە ڕازی بدووە ڕەمەزانە پیرۆز ئیشڵە تایبەتیژ هەی بە ڕەمەزانە پیرۆز ببێتە خاڵە گۆڕانکاریە بەرەو باشتر
هەش دەست پێکێ و حتا کۆ سەعەتەمە و دەقامە دومایکە کەنگیە هەمیشەش ڕەمەزان لە هەموو ساڵێکە لە هەمان کات کە دێتەوە معنای ئەوەیە کە گۆڕانکاری بکەین بایمە بە هەندی وەرگێ ئیشڵە لە ئەدەبیاتە کورد ماشەڵای لەبێ کەمی نەهێناوە شاعرانێکی زۆرمان هەیە چ سەردەما کۆنەکان چ ئێستاش کۆمەڵێک خەڵکمان هەیە کە زۆر گرنگی بە بابەتی ئەدەب و شعرەدەن و بابانی شاعرێکی لاوە کە ڤیدۆکلێپێکی بۆ هۆنراوەی شاعری گەورەی کورد زێوەر کردووە واتە ئەو شاعرە گەورانە هەرچەندە ئێستا نەماون ئێستا ئەم گەنجانەی ئێستا هەڵەسن بەوەی کە بەرهەمەکانیان زیندوەکەن و بەم شێوەیە و ناوەڕۆکی هۆنراوەکە مناجات و وەسیفەیە لە نێوان بەندە و خودای گەورە بە بۆنەی مانگی ڕەمەزان بۆ یەکەم جارە کە ئێوە لەسەر شاشەی کوردستان 24 ئەم بەرهەمە لەگەڵ ئێمە بینەری دەبن و دەبین چ بکەم وجودم گەر بە فەرشی مەیکەدە و مینانەکەم چ بکەم وجودم گەر بە فەرشی مەیکەدە و مینانەکەم چ بکەم لە ناو تۆفانی ئەفکارە نەهەنگی لا ئیلاهە هەستێ تەشەبوس گەر بە کەشتی نوحی ئیلا الله نەکەم چ بکەم مەتاعی حوسنی ئەو مەحبوبە نەقدی داغ و سەودایە لە بازاڕی محبەتدا بە ڕوح سەودا نەکەم چ بکەم لە بازاڕی محبەتدا بە ڕوح سەودا نەکەم چ بکەم ئەوە مەحرومی خۆی کردم دڵی بردم دەری کردم بە سۆزی دڵ هەموو دەمڕوو لە قاپی خوانەکەم چ بکەم لە هەر لا زەبتی نەکەم مدعی تا تۆ ڕئیسم بی بە قانونی مروەد گەر ڕەجای ئیجرا نەکەم چ بکەم بە ڕوتبەی وەسلی ئەو ناگەم ئەگەر عمرم هەموو دانێم لە دەست ئەو زاڵمان لەم کارە ئیستیغنا نەکەم چ بکەم ئەڵێن ئەوراقی زوڵمی تۆ تەواو نابێ بە تەحریرات وەکو زێوەر بە تەقریر گەر ئەدای مەعنا نەکەم چ بکەم وەک زێوەر بە تەقریر گەر ئەدای مەعنا نەکەم چ بکەم وەک زێوەر بە تەقریر گەر ئەدای مەعنا نەکەم چ بکەم أي جامع دنيا وقيامات أي جامع دنيا وقيامات بخيالات أو روجك الروي ناود بو نامد بو دوێنێ چ بوو دەدا بە زوبان بەڵێ هەم دیمەنێکی جوان بوو هەمیش لەگەڵ ئەوە دوعا مناجاتێکی جوان بە شێوەیەکی جوان لە کلیپێکە دەستێت بابا دەستەکانی خۆش بێت لەگەڵ ئەوەشە ئێمە شار شاشکەکان لەبیر ناکەین هونەرمەندان لەبیر ناکەین پسپۆڕان لەبیر ناکەین هیچ ئێمەش بوو پاشوان بۆیە لێرەین بۆی کە لەگەڵ ئێوەیە هەمووی ببینین وا دەچینە سلێمانی لە سلێمانیەوە دیار جەمال لەگەڵمانە دیار پاشیوی تۆ باش ئینشاڵڵا پاشیوێکی پڕ بەرەکەت بابزانام جارێ لەکوێیت وا وەستاوی ناهێڵی دێمەوە دیار بە بزانم کوێیە بەڵام دیارە خۆت حەزەکەی بڵێ کە کوێیە و چییە ئەو شوێنە کە دیار لێ وەستاوە دیار ئەم شەو چیت بۆ ئامادە کردوین لە سلێمانیەوە ئێمەش لە ستۆدیۆوە لەگەڵتین و
گوێبیستی توی. بەڵێ سڵاوتان لەبێت دیارە خۆشی مانگی ڕەمەزان لەوەدایە کە خەڵکێکی زۆر بڵێن ئەتوانین بڵێن زۆرینەی موسڵمانان کە ڕۆژیان بۆ عیبادەت تەرخان کردووە و شەش بۆ کەسابەت و بۆ ئیش و کارەکانیان زیاتر خستۆتە شەوانەوە. دیارە من ئێستا لە یەکێک لە هۆڵە وەرزشەکانم لە سلێمانی ئیتر لە دوای ئەوەی کە خەڵک ڕۆژوشکان دیتر وردە وردە دوای شوویەک وەرگتن ئەچنە نێو هۆڵە وەرزشەکان دەست بە وەرزشکردن دەکەن تا بەرەبەیان. ئەگەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە هێشتا خەڵکانێکی زۆر هەیە وەرزشوانان کە تا کاژمێر 3 بۆ 3.5 لێرە لە هۆڵە وەرزشەکان وەرزشەکەن دواترە گەڕێنەوە ماڵەکانیان و هەندێک ئێستا بڵێن ژەمە خواردنێکی خواردەوە هەندێکیشی دوایە وەرزشە گەڕێتەوە بۆ ماڵەکانیان و خواردن دەخۆن. من ئەچمە لای ڕاهێنەری ئەم هۆڵە وەرزشیە کە ماستەری هەیە. سڵاو دەبێ گەر بیت ئێرە مامۆستا زانیار سڵاو دەبێ وەرزش بە شەوان چۆنە و بە تایبەتی لە مانگی ڕەمەزان خەڵک تا چەند زیاتر بە شەوان وەرزشەکە؟ لە ڕاستیدا وەرزش لە مانگی ڕەمەزاندا با بڵێن دوای بەربانگ و ئیفتاری دوای سەعات و نیوێک بۆ 2 سەعات ئەتوانن بێنە هۆڵە وەرزشیەکانەوە تەمرین و وەرزش دەست پێ بکەن و با بڵێن بە هاتنی مانگی ڕەمەزان خۆی گۆڕانکاری دروستە بێ لە بواری خواردنەوە لە بواری تەمرینکردن و هەنێک گۆڕانکاری بەسەر سیستەمی تەمرینە. خواردنەکە ئەوەیە کە ئێمە خواردنەکانمانە بێتە دوو ژەمی ئەسلیە کە ئەبێتە بەربانگیا ئیفتاری و لەگەڵ بەرەبەیانیا پاشێوان. تەمرین و یاریەکانی شەکە خۆی شدت و قورساییەکەی کەمە بێتەوە و تایمی یاریەکەش تەمرینەکەش هەر کەمە بێتەوە. بۆ ئەو کەسانەی کە ڕەنگە بەهۆی نەبوونی مەجال و کاتەوە نەتوانن دوای ئیفتاری بێنە ناو قاعەکانەوە ئەتوانن سەعاتێک 2 سەعات پێش لە بەربانگ بێن وەرشەکە یا تەمرینەکان دەست پێ بکەن. بەڵام پێویستە شدەتی تەمرینەکە کەمتر بێتەوە لە پەنا شدەتی تەمرینەکە بڕێک تەمریناتی کاردیۆ تایمی ئەو تەمریناتە کەمکەنەوە یاخود بتوانن لە ناو ئەو سیستەمی تەمرینەی کە هەیەە لە مانگی ڕەمەزاندا نەبێت بۆ ئەوەی کە بە ئارەقەکردن ڕێژەیەکی زۆر لە ئاوی جسم کەمە بێتەوە. وەرزشکردن بە ڕۆژ زیانی هەیە؟ ناتوانین بڵێن زیانی هەیە، بەس من عەرزم کردن لە سەرەتا لە مانگی ڕەمەزانە ئەبێ حتمەن پێویستە ماوە و کاتی یاریەکە کەمتر بێتەوە و شدەت و قورسایی یاریەکەش کەمترە بێتەوە. ڕێنمایی ئێوە چییە بۆ وەرزشوانان لە مانگی ڕەمەزان؟ لە مانگی ڕەمەزان پێویستە وەک عەرزم کردن حتمەن دوای خواردنی ناخواردنی ئیفتاری حتمەن سەعات و نیوێک بۆ 2 سەعات ڕێستێک وەربگرن جا بێن دەست بکەن بە تەمرین و بە وەرزشکردن. و ئەو جۆرەی کە من ڕێنمایم پێداون حتمەن پێویستە تایم و کاتی وەرشەکەتان کەم بکەنەوە لەگەڵ شدەتی تەمرینکردنەکە یعنی قورسایی تەمرینکردنەکە. ڕەنگە ئێمە باز لەسەر وەرزش بکەین وەرشی ئێمە کە دێنە هۆڵێکی لە جوانیەوە وەرزشی یاری ئاسن ڕەنگە ئێمە پێویست بێ حەزمی ماسوولکە و سایزی ماسوولکەمان ڕابگرین فقط لەو کاتە بۆ ئەو ڕاگررتنی ئەو سایزە پێویستە ئێمە تایمی یاریەکەمان کەمترکەینەوە. هەر ئەوە بە خزمەتتانە. وەکو ئاماژەم پێدا تاوەکو کاژمێر 3 بۆ 4 لێرە وەرزشوانان وەرزشەکەن دواترە گەڕێنەوە ماڵەکانی خۆیان. ئێمە هەمومان حەزمان بۆ وەرزشە حەزمان بۆیە کە لە شولارێکی ڕێکمانە بێ بەڵام بەهۆی سەرقاڵبوون بەکاری ڕۆژانە و سەرقاڵبوون بەکاری میدیاوە ئێمەش بێبەش بووینە لەم وەرزشەی کە ئێستا لە نێو هۆڵەکانە بەڕێوە دەچێت. لەش ساغ بێت دیار ئینشاڵڵا تۆش کاتێک پیا بکە ئەو شەوانەی کە هاوژینمان لەگەڵە یا دالیامان لەگەڵە فرسەت پیاکەوە بچۆ بۆ هۆڵە وەرزشیەکە پێک بچین ئینشاڵڵا ئەوەش بانش لەگەڵ تا بێ. گەلەک مەمنون سلێمانێت گەلمانەبی.
جمع بحث ورزشي وكي بعربي بيجن العقل السليم في الجسم السليم يعني مش كي تندرست جسته که تندروست دم ده برای بابت تندرستی و چین خود هست که افشاوه الطور جواکیش میگوتین همین چاوت من هم چاوت ها ماچین کین هم ده افشاوه بحثه چاوی کین گرنگی ها چاوی که چه دادا پیدا بد چون که گله جارا وقتی مروی ماندید به چاوت مروی تشن یک سر دتا مشکی مروی ماندید بتدی تو نشید ستکی کی و تو خوب گهین سر جهت خوب بخیه بنفی بگومان وقت دشلین بس باس ما کرد کاملا پیش چاو دەریچەیەکە و پەنجەرەیەکە بۆ ڕۆح تۆ پارێزگاری لەو چاوە نازدارانەکەی وەک باسیشمان کرد کەمە لەمە پێش من و هاوکار مشبان و هەروەها دکتۆریش کە ئێستا پێتانە ناسێنین وتمان ئێمە لە ڕەمەزانە هەموو تەرکیزمانەچێت بۆ گەدە و بۆ گورچیلەکان و بۆ ئاو خواردن و مەنتیقەیە ئیتر هەنێ بەش هەیە زۆر گرنگە لە بیر یەکەین ئەمشەو میوانمان دکتۆر دیار عەجیل پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی چاومان لەگەڵە یاخوا بە خێراتی بۆیکە کۆمەڵە پرسیار لە بابەتانەمان جواب بدەین. گەلە بخێراتی و ڕەمەزانە پیرۆز. زۆر سپاس مەمنون زۆر سپاسان دەکەم لە بۆ میوانداریە. سەبارەت بە پرسیارەکەتان سەبارەت بە کاریگەری ڕۆژوگرتن لەسەر چاو ڕۆژوگرتن دوو لایەنی هەیە لایەنێک کە زۆر دەتوانین بڵێین کە باشە لە بۆ جسمی ئینسان بە ئەو مادە ژەهراویانەی کە لە جسمی ئینسانی ئەو 11 مانگەی کە خڕت کردوێتەوە ئەوە لەو مانگەیە دەتوانێت تەسویە بکرێت ئەمەی ئەم شەوکە ئێمە باسی دەکەین باسی لەسەر کاریگەری ڕۆژوگرتن لەسەر چاو دەکەین ئێمە دوو لایەنمان هەیە لایەنی باش و لایەنی کە بە ئەرینی و لایەنێک بە نەرێنی ئەو لایەنەی کە ئەرێنین زیاتر دەگەڕێتەوە بۆ ئەو نەخۆشانێک کە نەخۆشی شەکرەیان هەیە یان نەخۆشی پاڵەپۆستۆی چاویانەیە کە پێی دەوترێت زەختی چاویان پێ دەگوترێت ئاوی ڕەش بە شێوەی میکانیزمێک کە جسمی ئینسان ئەو 14 لە بۆ 16 ساعتێکە ئاو ناخواتەوە خوێنەکە خەستەکەی زیاتر دەبێت ئاو زیاتر دەردەدێت لە جسمی ئینسان ئەو خوێنە کە دەگاتە ئەو شوێنەی کە لە پسراوە بە دروستکردنی ئاو لە ناو چاوی ئینسان کە دەورانی خاصی خۆی هەیە ئەویان تۆزێک کەمتر دەگاتە ئەو ماسوولکانی کە ئەو لە تایبەتە دەردەکەن و دەبێتە هۆکاری ئەوەی کە ئەو ئاوە کەمتر دروست ببێ کە کەمتر دروست بوو فەرمانەکەی کەمتر دەبتەوە زەختی چاو دادەبەزێ ئەم پاڵەپەستۆی چاو دادەبەزێ کە ئەمە لە کوردەواری پێی دەڵێن ئاوی ڕەش بە جۆرەی کاریگەرە زانستیەکان کە کراوە لەسەر ڕۆژوگرتن 3 لە بۆ 4 دەرەجە لە پاڵەپەستۆی چاوی مرۆڤ کەم دەکاتەوە و کاریگەریی ئەرێن تریشمان هەیە کە لە بۆ ئەوانەی کە نەخۆشی شەکرەیان هەیە خۆتان دەزانن شەکرە بە ماوەیەکی دوور و درێژ دەتوانێت کاریگەری خۆی دروست بکە لەسەر تۆڕی چاوی مرۆڤ و دەبێتە هۆی ئەوەی کە بینینی کەمتر ببێتەوە ئەویان کە کاتێک شەکرەکەت کەمتر دەبتەوە کۆنتترۆل دەبیتن ئەو کاریگەریانە تۆزێک تاخیرتر لەسەر تۆڕی چاو بە دیار دەکەون دکتۆر بەری خودێنێکتان بچینە سەر نەخۆشی یا تایبەش بووی نەخۆشێت و نەخۆشیە چاوی هەین کە چاوت خۆ پارێزم بەرە باشتر بچن نوستن خەو و خود خێراشی بنوستە شەوە هین دێدرەنگ نون چینکی هین میهوانێت منە بازانێت چینکی تو زیید نویتە بە حەز کرد نوستن چەند سەعەتەیە باشە بۆ چاو بهێناخۆ وەدت و جوداهیت ناوبەینە خەوە شەوێ و ڕۆژێدا هەیە چونکی حتمما دەبێت چاو بەری هەمی تشتێکی بهێناخۆ زێدەتر وەدت بەڵێ سەبارەت بە نووسن ئەو داتا زانستیانەی کە لە بەردەستە باشتر وایە یەک لەسەر سێی ڕۆژ و بخەوی کەواتە لە 24 ساعت دەبێت بەلانی کەم 7 لە بۆ 8 ساعت تۆ بخەوی دائیمەن خەوی پێش ساعت 12 باشتر لە خەوی پاش ساعت 12 خەوی پێش ساعت 12 هەر ساعتێک کە تۆ بخەوی بەلایەنی زانستیەکەیەوە دەکاتە دوو کات ژمێر بەوەی کە بەراوردی بکەین لە پاش ساعت 12 ئەگەر تۆ ساعت 11 بروی تاوەکو 6 بەیانی 7 بەیانی دەکات بە بیرکاریەکە دەکاتە 7 ساعت 8 ساعت بەڵام ئەگەر تو ساعت 11 نووسبی بە زانستی دەکاتە 8 لە بۆ 9 ساعت یعنی ئەوەی کە ئەو ساعتی کە پێش ساعت 12 دەنووی جسمت بە قەدەر ئەوەیە 2 ساعت پاشی 12 خەوت دەکەوتبی دائیمەن خەوەکەت ئاسانتر دەبی دکتۆر بۆی کە لە بابەتەکە دەرنەچی نەچینە سەر بابەتی خەو بەڵام چی بکەم گرنگە چونکە ژبان باسی خەوی کرد ئەمێ لێرە ئەو ڕاستیە بزانم کە ئەڵێن کاتی خەوتن زۆر گرنگە چاو هیچ ڕووناکیەکی لە بەردەمانە بێت واتە پەردەکان ڕەنگێکی تۆخ بێت یاخود
هەندێک جار ئەو شتە هەیە کە ئەخرێتە سەر چاو بۆی کە خەوێکی ئارام هەیە ئەوە بۆ خەوەکەی یا بۆ ئارامی چاوەکە بەکارهێنێت و تا چەندێکی زەڕورە بەکاربێنێت ئەوە بۆ خەوەکەیە بۆ خەوە بەڵێ کە تو ئینسان کە دەخەوێت دائیمەن ئەو چاوە دەبێت قەپات دەبێ و باشترین شت وایە لە ژوورێکی تاریک ڕووناچی تێدا نەبیتن ئەوەش دەگەڕێتەوە سەر ئەوەی لە مێشتی ئینسان هۆرمۆنێکی میلاتۆنین کە دەردەکرێت هەست بە ئارامی دەبەخشێتە مرۆڤ لە کاتی خەوەکی ئاسانتر دەبی ئیشی میلاتۆنین ئەوەیە ئەو کاتەیە بە ئارامتر بخەوی ئەو میلاتۆنین هەر ئەوها ئیفراز دەبی یان دەردەکرێتن لە کاتی ئەوەی کە تاریک بژوورەکە ئەگەر ڕووناکبی ئیفرازەکەی خۆی دەکات دەردەدرێ بەس بە ڕێژێکی کەمتر مقارنتن بەوەی کە کاتی تاریکی بەمە بەحسی بهێنڤەدانا چاوی کردی شڵام بشین بهێنڤەدانا باش بوو چاوێت خوب هەمی جەست خوب بکەین ئەم بچیک بووین هێشتا مناڵ بوون دەیان گوت جێزەر زۆر باشە لە بوو چاوی باشە ئەم گێزەرێژی بەحسکین کە ڕاستەوانە و باقی خواردنەی دی چ شتێک باشە لە خواردنەوە بۆ ئەوەی چاومان ئەو توانای هەیە لە دەست نەدەین ئەو هێز و تااقەت سەبارەت بە جێزەر بە خۆتان دەزانن دەوڵەمەندە بە ڤیتامین ئی ئەو خانەی کە لەسەر تۆڕەی چاوی ئینسانی هەیە پێویستی بە کۆمەڵێک ڤیتامینات هەیە باشە ڤیتامینی ئی پێویستە مادەی لوتین پێویستە مادەی زانتین پێویستە و ڤیتامینی دی پێویستە تاوەکو خانەکانی تۆڕی چاو کە بە مەلاین خانە خانی شەوی تێدایە خانی ڕۆژی تێدایە تاوەکو زۆر بە ئاسانی ئیشەکەی وەزائیفی خۆی کار ئەندامزانی خۆی بە ڕێکوپێکی بکاتن لەبەر ئەوەی جێزەریش زۆر دەوڵەمەندە بە ڤیتامین ئی ئەوە کەواتە سوود بە تۆڕی چاو دەگەینی بەس ئەمەلێرە شتێک پێویستە ڕوونکەینەوە لە بۆ هاوڵاتیان شرط نییە تو 2 ڕۆژ 3 ڕۆژ مانگێک جێزەر بخۆی بڵێ وڵات چاوم بەخۆت دەبی ئەوە لە بۆ مدەتی دوور و درێژە بەس لە منداڵیەوە دەی خۆی بەرهەمەکەی لە تەمەنێکی پاش 20 ساڵەوە وەرد دکتۆرتر لێمە تێپەڕی دەستی لێ بشوین وانە ئێستا لە جەنابەت لەو تەمەنی جەنابەت دەست پێ بکەی لە تەمەنی پیری ئیسیفادەی لێ دەکەی ئەوە نییە گێزەر بکڕم دەست پێ بکە جا دکتۆر چ دیە باشە دکتۆر بەس بەری خڵۆ ئەو گێزەرترین بە بەحس کرد چ شتی دیکەش باشە لەگەڵ جیز باوی سپێناخ ئەوانە زۆر دەوڵەمەندن و شیرەمەنیەکان ڤیتامین دی کە پێویستە و دائیمەن ئەمە کە دەگەینێت تەمەنێکی گەورەتر ئەمە نەخۆشەکانمان وا ئامۆژگاری دەکەین کە ڕۆژانە بەلایانی کەم نی سعاتێک ڕۆژ لێت بدا نەک بچیتە بەر ڕۆژ لە ژوورێک دابنیشی وە تیشتی ڕۆژی لێ بێتە ژوورێ باشترین کات ئەوەیە لە دەی بەیانی لە بۆ 2 لەوە 3 نیوەڕۆ باشترین کاتە نی سعاتێک لە ژوورێک بی کە تیشتی ڕۆژی بێتە ژوورێ یعنی هەم ئیسیفادە لە تیشتی ڕۆژەکەش دەکەی لەبەر ئەوەی گۆڕانکاری بەسەر ڤیتامین دی دادێنی کە لە پێستی ئینساندا هەیە بە شێوەی پرۆە دەیگۆڕێتن دەیکاتەوە ڤیتامین دی کە ئێمە ئیسیفادە لێ دەکەین ئەو شتان ئەو خواردنانێشە کە باس کرد دکتۆر هەمووی شتی خۆش بوون هەمووی کۆمەڵشتی بەلەزەت و خۆشە هەندێک خواردن هەیە بەڕاستی کاڵەنەوە سوودی هەیە بۆ فلان شوێنی جەستایتر بەس ئەوەی چاو چونتە عەزیزە هەموو شتەکان خۆشەکانیشی بووە با چەند هەنگاوێ بگەڕێنە دووەوە باسی زەختی چاوت کرد بێگومان ئێمە هەر ڕەمەزان نەهاتوو هەڕەڵێن ئەڵڵاهومە بەلغنە ڕەمەزان بۆ یکە تەندروست باش بین بتوانین ڕەمەزانێکی باشمان هەبێت نیشانەکانی چین زەختی چاو بۆ نمونە کەسێک کە تووشی نەبووە پێشگیری لێ بکات بربەست بکات بۆی کە نەتووشی بێت و ئەگەر نیشانەکانی هەیە زوو فریای خۆی بکەوێت بۆی کە لە ڕەمەزانان تاسیری نەکاو بتوانێت بە ڕۆژوو بێت بەخۆی نیشانەکانی پاڵەپەستۆی چاو زۆرن زۆربەی کات نەخۆشەکە هەستی پێ ناکە ینی ماوەیەکی زۆر ئەو نەخۆشی هەیە هەستی پێ ناکە کە دێتە لای پزیشکی پسپۆرت تەماشا دەکرێت زەختەکەی زۆر بەرزە پاڵەپەستۆیەکە بەرزە و کاریگەریەکی نەرێنی دروستکردی لەسەر دەماری چاوکەوەیان کە زۆر پێویستە لە بۆ دیتنی ڕۆژانەی ئینسان زۆربەی کاتەکان هەست پێ ناکرێت زۆر جار بێن خۆش بە و شێوە دکتۆر هەست دەکەم چاوم قورسە ژان دەکەیان هەست دەکەم تەمەشای گڵۆپشت دەکەم شەوق دەدات و حاڵۆی هەیە لە بەنامر شەوقەکە زۆر هەندێک نەوعەتی ئاوڕەشمان هەیە نەخۆشەکە بەو شێوەیە دێتن تۆپی چاوی تۆزێ بچووکترە و بە شێوەیەک دێ ژانەزیک دەیگری هێڵنجی هەیە ڕشانەوەی لەگەر دەبی پەیوەندی هەیە بەڵێ پەیوەندی دەبێت زۆر جاروەیە دەبینی کێشەکە هێڵنج ڕشانەکە سەبەبەکەی ئەوەیە بەرزبوونەوەی پاڵەپەستۆی چاوە بابێنە سەر نەخۆشەکانی تریش ئەگەر ژمان تۆ پرسیارێکە وڵای باسی بابەتێکی تایبەت بە ڕەمەزان ئەگەر بوو نمونە
ڕوحانیان ئینسان لە ناو ڕەمەزان چکە بەرنامەی ئینسانی زۆرترە دەگریێ فرمێسکی دێتە خوارێ شەوان شەو نوێژ دەکا فرمێسکی دێتە خوارێ دڵی نەرمترە چ گریانێک بۆ چاو باشە چ فرمێسک هاتنە خوارێک بۆ چاو باشە چ گریانێکیش خراپە ئەزیەتی چاو دەدا بەخۆی گریان ئەمە لە زۆربەی کاتەکان پێمان باشە لەبەرەوەی فرمێسک لە دوو بەش پێکاتیە بەشێک ئاوە بەشێک چەوریە لە دوو شوێنی جیاواز دەردەدرێ ئەوەی کە مەسئولە لەسەر دەردانی بەشی ئاوەکە دەکەوێتە بەشی دەرەوەی چاو لێوە دەردەدرێ و چەوریەکەش لە هەردوو پێڵوەکانەوە دەردەدرێ غودەی خاص هەیە ئەو چەوریە دروست دەکات لە پێشەوەی چاو یەک دەگرن و تاوەکو ینی گلێنەی چاوی ئینسان بە بەردەوامی بە شێوەیەکی تەڕبێ هەڵێتەوە و بە دەیان مادەی تێدایە مثلەن مادەی تێدایە بۆ دژە بەکتریایە مادەی تێدایە بۆ دژە هەوکردنە مادەی تێدایە بۆ پاکردنەوە بەکاردیانی هەموو مواصفاتێک هەموو شتێک لە فرمێسکەکەدا هەیە زۆربەی جار هەیە فرمێسک کە تو مەسەلەن شتێک دەبینی ناهەیەی سۆز و عاتفەکەت زاڵ دەبی دەتوانێت ئەوە فرمێسکەوە پەیوەندی هەیە بە دەماغەوە لەوێەوە ینی ئیعازەکە دەدرێتن تاوەکو تو ئەو فرمێسکە دەربدرێت زۆر جاروەیە فرمێسک دروست دەبی بە هەوکردن جاروەیە دروست دەبی بە هۆی شتێک کەت پێێتە چاوت ینی ئەوانە هەمووی وەکو ڕیاکشنەک دروست ینی وەکو ڕەدفعلەک هەیە لە بۆت تاوەکو بەس هەمویان باشن هەمویان بە زۆربەی کاتەکان بە برادێکم هەیە دەڵێت تقریبان 26 ساڵە نەگریایە مەترسی هەیە لەسەر چاوی تووشی نەخۆشیێکی چاو ئەوانە بیان ئاسایی نەخر گریان خۆی هەیە فرمێسکیش فرمێسک هەیە بەس لەوان هەموو کەسێک فرمێسکی هەیە ئەگەر فرمێسک نەبێ لەوانەیە کردداری بینینەکە تۆزە لێڵتر دەبێت ینی غێمتر دەبیتن بەس لەوانێ پێکهاتەی فرمێسکەکەی باش نەبی لەوانێت چاوریەکە زاڵتربی بەسەر ئاوەکە ئەوە لێ زۆربەی کات هەز دەکە کە ئەوەی نییە ئەو فرمێسکە هەز ناکە هەیبی باشە دکتۆر باسی فرمێسک و ئەوانە وامان لێکە بیر لە وشکی چاو بکەینەوە وشکی چاویشێکێکە لە نەخۆشیەکانی چاو جا ئەم وشکی چاوە لە چ تەمەنێکەوە تووشمانە بێت و چارەسەری ئایا ئەکرێت چکە چاو یەکێکە لەو بەشانێکە دەوترێت خۆی عادەت چۆنەڵێت چاکە کاتەوە خۆی عیلاجی خۆی ئەکات و ئەو وشکی چاوە زۆر جار کێشەی خانمانە چکە چاوی تەڕ هەمیشە بۆ خانمان چاوێکی جوانە و ئەو وشکی چاوە ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئازاری هەبێت نیشانەکانی چین چۆن پێشگیری لێ بکەین لەو سەردەمەی ئێستا زۆربەی نەخۆشەکان دێن بەو نیشانەی کە وشتی چاو هەیەی زۆربەی کات نەخۆش هەز دەکە چاوەکە قورسە پێڵوەکانی بڵند نابێتەوە پێیزعاز دەبێ هەز دەکا شتێک لە ناو چاویەتی هەز دەکە زۆر جارێ بە شێوەی ژان دێ دکتۆر چاوم ژان دەکات ناتوانم ببینم زۆربەی هۆکارەکانیش لەو سەردەمە دەگەڕێتەوە بەکارهێنانی ئامێری زیرەک ئەوە ئێستا کە زۆر هەل لە منداڵەکانەوە لە منداڵی خۆمانەوە بیگرێت تاوەکو تەمەنی ئێمە و گەورەتر لە هەڵ شوێنێکدا دەنیژیەوە هەر خەریکی مۆبایلە و خەریکی کۆمپیوتەرە بەخۆشمانەوە واینیانی پێشتر تەلەڤیزیۆن بوو ئاسان بوو دوور بوودا دەنیشتی ئەوە ینی تەسیراتی خۆی دەکات ئەمە زۆربەی جار وا ڕێنمایی نەخۆش دەکەین کە دەبێت دوورکەوێتەوە لەو شتانەکە هەیەی و خاستان لە خانمان زیاتر ئەو شتە دروست دەبێت لەبەر ئەوەی ئەوان هەندێک شت بەکاردێن لە بۆ جوانکاری ڕۆژانەی خۆیان وەکو قەڵەمی ڕەشە کلە مەسکارەیە عادەسەی لاسقەیە بەکاردێتن ئەوانە ئەو فرمێسکەیە ینی هاوسنجی فرمێسکەکە تێک دەدەن ناو چاو وە دەکەن فرمێسکەکە بەلای چاوریەکەدا بڕواتن و نەخۆش هەست بە نیشانەکان دەکات دکتۆر کابراەکە تووشی یعنی بینینەوە کەم لێ هاتی چ دووری بتیان ژنسیکی بێت پێتیوی عینەکە بەس هەلگرتنە عینەکی بوو یۆ زەحمەتە حەز کرد لێزەر کرد چ کاتێک لێزەر تەندروستە چ کاتە چ نابی لێدرێ بەڵێ سەبارەت بە بینین ئەمە دەبی جاری یەکەم شت لە تەمەنی نەخۆشەکە دڵنیابینەوە ئایا لە تەمەنێکە کێشەکەی لە چییە کێشەکە لە نزیکە تەمەنەکە لە سەروی 40 ساڵە یانیش کێشەکە لە خواروی 40 ساڵە کێشەکەی لە دوورە ئەمە دەبی ئەو دووشتە لێک جیاوازکەینەوە تاوەکو ئێستا زانست نەیتوانیەوە بە شێوەی ڕاستکردنەوە بە لێزەر
بۆ نزیکەکە چارەسەر بکاتن بەس لە بۆ دوورەکە دەتوانی نەخۆش لە پاش 20 ساڵی کە گەشە لە هەشدە ڕادەوەستی بەلایانی کەم ساڵێک فۆساتی خۆی بکاتن بزانین ئایا ئەو دەرەزانێکە هەیتی گۆڕانکاری بەسەردانە هاتووە و لەگەر مجموعەیەک فۆساتی دیکەیە کە پچی پسپۆر دەکە لەو حاڵەتە نخۆش دەبێ خۆی قرار بدا لە بۆ ئەوەی تاوەکو نەشتەرگەری ڕاستکردنەوەی بینیم کە بە لێزەر ئەگەر زۆری لەسەر بڵێ وەکو نەشتەرگەری جوانکاریەکانە حەز دەکەی تۆ لوتت جوانکەی خۆت دەچیتە لای دکتۆر داوا دەکەی دەڵێ من ئەو شتم پێویستە بۆم بکەی لەبەر ئەوەی زۆر کەس حەز ناکە چاویلکە هەڵگرێ ئەو شتەکە دەچێتە بابی تەجمیل کە نەخۆشەکە قرارەکەی خۆیدا بڕیاریدا ئەو نەشتەرگەریە بکە ئەوەی دەمینێتەوە سەر دکتۆر مەجموعەیەک پشکنینە پێی دەکەین اینجا دکتۆرەکە مەسئولیەتەکە هەڵدەگرێتەوە 195 زیاتر مەسئولیەتەکە هەڵدەگرێت ئایا ئەو گلێنەیە دروستە لە بۆ ئەوەی نەشتەرگەریەکەی بۆ بکرێ یان نا زۆر جارەوە بە نەخۆشمان هەبووە کۆمەڵێک پشکنینمان بۆ کردێت لە ئاخر خۆتوە پێمان گوتووە نەشتەرگەریەکە بۆ جەنابەت ناتوانین بیکەین لەبەر ئەوەی گلێنەکە دواتر کێشەیت کەمان لە بۆ دروست دەکات لە داهاتوو دکتۆر نەخۆشی دیکەمان هێزە بۆ نمونە گورچی لە سستە بێت چاویش ئامبیلۆپی یاخود تەمەڵی چاو تووشی چاو ئەبێت تووشی هەردوو چاوەکە ئەبێت تەمەڵی چاو یا تەنها تووشی یەکێک لە چاوەکانە بێت لە چ تەمەنێک تووشە بێت بەچی بزانین کە من بۆ نمونە من تەمەڵی چاومە هەرچەندە 100 خەڵک تووشی تەمەڵی چاوێ بەڵام هەر خەمی ئەوە ماوێتکە چاو زۆر ناست سەبارەت بە تەمبەڵی چاو بابەتێکی زۆر گەورە فراوانە لە ڕووی زانستیەکەوە بەڵێ زۆر جاروێ هەردوو چاو توش دەبێت و لەو تەمەنانە توش دەبێت کە تەمەنی بچووکن زۆربەی کات دایک و باوکە پێ نازانن منداڵەکەیان کە چاوی کە کز بووە لەبەر ئەوەی هیچ پشکنی نەگنەکراوە و دائیمەن ئەو داک و باوکانە دێن کە منداڵەکەیان دێن لە بۆ ئەوی بزانن بینیان کزیانە دەمەشادە کە چاوەکە خێڵ بووە سوڕایە بەو حاڵەتە زیاتر ئێمە نەخۆشەکان دەبین کەوانی تەمبەڵن تەمبەڵبوون لە تەمەنێکی بچووکەوە ڕوودەدا لە منداڵیەوە تاوەکو تەمەنی گەورەتر واتە لە گەورەی مەترسیەوە نامێنێت ئەگەر لە مناڵی توش نەبێتتر لە گەورەی توش نامێنێت ئەو تەسیرە ئەمە زۆربەی جار دایک و باوکان وا ئامۆژگاری دەکەین کە منداڵەکانیان پێش ئەوەی بچێتە قوتابخانە یان پێش قوتابخانە دەینێرنە داینگە دەینێردە دواتر ڕۆزە دەبێت لەو کاتە پشکنین چاویان بە بکرێت ئەگەر هەر کێشەیەک هەبێ ئێمە ئەو کاتە دەتوانین بە چاویلکە لە بۆی ڕاستکەینەوە دیتنەکەی خراپتر نەبێ بەڵام ئەگەر تەمەنەکەی لە 9 لە بۆ 10 ساڵ تێپەڕی مێشک گەورەبوونی خۆی تەواو دەبی هیچی دیکە ناتوانێت ینی چارەسەری ئەو کزیە بکاتن ینی ڕادەوەستێ کە ڕاوەستا کە مشکلەکە سەبەبەکە لە مێشک بوو ناتوانین هیچی بۆ بکەین دکتۆر هەندی ڕۆناهەیەک جاوی مرۆڤی ڕابچێت مرۆڤ تستێکی ببینێت هەر یەکیم ژیبت نعمەتە خودێ بەس هەکە خودێ نەکرد چ نەخۆشیە بۆ نمونە دکتۆر بێشتێ ئەگەر تەهۆش چاوی خونە بتیان ژیوی دەرمانی بکار نەئینی چۆن بڵێن ها وەکو سویچ پلاک هەر یەکسەر دەکوژێتەوە تاریک دەبی بۆ ئەوی خۆمانی لێ دوورکەونێت چ نەخۆشیەکە بەرەبەر ئەوها بەخۆی بزانە ئەوەی کە یەکەوسەر ئەوە دائیمەن دەبێ سەرەن ئەمە دەگەڕێنەوە سەر مەوزوعی مێشک و دەمار لەبەر ئەوەی دەمارەکانی چاو ئەوەی کە مەسئولە لەسەر بینی دەماری ژمارە دووە ڕاستەوخۆ پەیوەستە بە دەماغەوە ئەگەر هەر کێشەیەک لەوێ هەبی مثلەن جەڵتەک هەبی یانیش ئەو جەڵتەکە خوێن بەربوون بی یان جەڵتەی خانەی یەکان بی یانیش گرەیەک بی ئەوە تەسیر نزیک بی لەو شوێنێک کە دەماری ژمارە دوی پێدا دێتە پەڕی ئەوە دیتنەکە کەس دەبی یان زۆر جار هەمانە جەڵتەمان هەیە لە خوێنبەر و خوێنهێنەرەکانی تۆڕی چاو دەبی ئەوانە دیتنەکان بە شێوەیەکی لە ناکاو کەم دەبتەوە بەڵام دیتنیشمان هەیە بە شێوەیەکی تەدریجی کەمە کەم دەکا وەکو ئەوەی مەسەلەن ئاوی ڕەشی هەیە پاڵەپەستۆیان بەرزە ئاگادار نییە دەبینی فترەیەک یان پاڵەپەستۆ هەیە مەسەلەن کۆنتترۆل ناکرێ بە قەترە یان نخۆشەکە ئێمالیەک دەکا یانیش دروستبوونی ئاویسپی هەیە لە بەتەمەنان ینی زۆر جاروێ لە تەمەنی گەنجش ڕوودەدا ئاویسپی ئاگادار نییە نەخۆشەکە ببینی چاوێکی زۆر باشە چاوەکەی تری باش نییە فترەیەک دێ مەسەرەن لە پشکنێکی ڕۆتینی بۆی بە دیار دەکەوێت ئاویسپی یان ئاوی ڕەشی هەیە دکتۆر ئاسترابیسم
هەر کەمێ لەمە پێش باس کرد خێلی چاو زۆر جار بە بیرم دێت کە منداڵێکمانە گرتە باوش هاندنە لە بن باڵەوە مەگرە خێل ئەبێت دکتۆر پێکەنینت دێبەوەنیە چونکە شتێکە لە ناو کوردەواریە زۆر باسەکرێەوە نەنامەگرە ئەوە خێلت کرد بیبەن بۆ لای فلان کەس پەنجە بخاتە مەڵاژووی پیرەژنەوە بیخەنەوە جێگەی خۆی و ئەوە سرا بیسم یاخود ئەو خێلی چاوە بۆی هەیە لەو حاڵەتی وایە دروست ببێت دروستە ئەگەریش خەڵکێک ئەو حاڵەتی هەیە لە زگماکەوە چارەسەرەکرێت بەڵێ سەبارەت بەو شتێ ئەوە دابنەریتێکی کۆنە لە ناو کوردەواری هەیە ئەمە لە ڕوو زانستیەکەیەوە هیچ علاقەیەکی پێ نییە شتێک هەیە ڕەبتەک هەیە بەس ئەوهانیە مەو شێوەکەەوە بیتن لەبەر ئەوەی ئەو عەزەڵات ئەو ماسوولکانەی کە لە دەرەوەی تۆپی چاو هەنا مەسئولن لەسەر سوڕانی چاو لە بۆ ڕاست چاپ سەر و خوار ئەوانە بە دەماری ژمارە 3 4 6 تەختیە ینی ئیشەکەی خۆی دەکا قووەتی دەدرێتێ ئەوانە هەمووی ڕەبتە بە دەماغ یەکەوسەر هیچ علاقەی بە ئەوە نییە و بە شان و بە ئەوە نییە بەس شتێکی ترمانەیە ئەو ڕەنجی چاو کە لە ئینسان هەیە چاوی فلان ئەوە قاوەیە ئەوە ڕەشە ئەوە سەوزە ئەوە شینە ئەوە ماسوولکەیە ئەو ماسوولکەیە لەگەر زۆر جار بمەسەر لەگەر ڕووناچی دەبینی بچوک دەبتەوە لە تاریکی گەورە دەبی ڕشکەی چاو زیاتر بەدیار دەکەوی ئەوەیان ئەو دەمارانەی کە تەختیەی ئەو ماسوولکە دەکەن سمپەتاوی پارە سمپەتاویمان هەیە ئەوەیان یەک لە برانچەکە یەک لە فەرعەکانی دەچێتەوە کۆمپلکسەکەیە لە ژێر باڵ لەوێن دەگاتەوە ئەگەر هەر کێشێک لەو حاڵەتە ڕوو بدە لەوانەیە بیلبیلەی چاوی تۆزێک گەورەتر دەبی جوانترە بە دکتۆرە گەرما نەخێراوەهان کاتێک کێشت زیاتر دەبی یعنی ئەوە ڕاست نییە قسە بەڵام کە باسکەین ئەوەش زۆر زار باز دەکرێت بەزەوە قسەی پیرەژنان نییە زە نازانم ئێوە زیاتر بەدووە دەستنا کردیە دەڵێ یعنی سبحان الله خوا ئینسان ئەوها دروست کردیە لە بۆ هەر شتێک کاردانەوەی هەیە لە کاتی پژمین چاومان قەپات دەکەین دەڵێن ئەگەر چاو قەپات نەکرێ چاو دێتە دەریشتی وە هەیە نە ناشتی وهە گەڕێ نییە بەخۆی ئەو پژمینە دیسان مەجموعەک دەمارە پێیوەستیان پێکەوەی ئەو دەمارانە پێویستیان بە دەماغەوە هەیە باشە ئەو ژمارە دەماری ژمارە 5 و 7 کە مەسئولن لەسەر تروکانی چاو نزیکە لەو ژمارە 9 و 7 مرکزەکەیان نزیکە سنتەرەکەیان لێک نزیکە تەسیراتێک دەکاتە سەر ئەو یەکەوسەر ئەو چاوە قەپات دەبین نەخۆ هیچ علاقە هەموو بە زانستی سەلمێنرایە شتانە چ کاتێک دکتۆر بزانین ژانە سەرمانە چاومان دێشی چ کاتێکیش بزانین مەترسی لەسەر چاومانە چاومان ئەوەندە ژان دەکە سەرمان ژان دەکە فەرقی بینیان فەرقی بینە مەسەن زۆر کات هەیە مەسەن کە تو ژانە سەرە دەدگری دەبی بزانی شوێنەکە چێندرەیە بزانین ئایا لە پێشەوەی چاوتە لە تەنیشتەکانە لە پشتی سەرە ینی شێوازەکە چۆنە هەموو کاتە جاروبار لە بۆ دێ بە شتێک خراپتر دەبی ئەو شتانە لێکینەوە هەر یەکە و بە شێوەی خۆی دەتوانین بزانین فەرقەکە لەکوێ شوێن پەیوەندی بە چاویوە هەیە دائیمەن ئەوانەی کە بە چاو دێن بەو شێوەیە ئەڵقەی بە چاردەورەی هۆڵ و چاوەکان دەبێت دکتۆر چاوری چاو هەندێک کەس تووشی گرێگە بێت ناو چاوە سەیرەکەی ئەبینی لە سوچێکی چاوا هەیە چاوریەکە ئەو چاوریە لە چ کەسانێک زۆر زیاتر ئەمە بەستی خۆیتی بە خۆی ئەوە دوو شێوە چاوریمان هەیە ئەو چاوریە کە جەنابەت باسی دەکەی لەسەر سپیلکەی چاوی ئینسانەوە دێت ئێستا هەیوی چۆنە دکتۆر ئەوە لەسەر سپیلکەکە هاتووە دکتۆر ئەمە هەموو جار هەر پزیشکێک بێت هەر شتێکە بێ من پێش هەمویان لێرە دکتۆر ئەبێ وەکو ڕاچێتێ بۆ من بنووسێ اینجا دکتۆر ئەوە ئازاریشی لەگەڵایە من باسی خۆمەکەم بۆ من ئازار ئەو هەمووی ئازاری هەیە بەڵێ زۆربیان ئازاری دەبی زۆربەی کاتەکان سوور دەبتەوە دەخورێ ئەو زیادە گۆشتەیە وەکو چاوری بە دەردەکەوی لەسەر سپیلکەکەی چاو نزیک دەبێتەوە بۆ گلێنەکە بۆ ڕشکەی چاو ئەوەیان زیاتر لەسەر تەسیری گەرمی تیشتی ڕۆژ ئەوانە زیاتر زووتر تووشی ئەو کێشەیە دەبن هەندێک جار چاوریمان هەیە لە پێڵوەکان دروست دەبی ئەمە بە کوردەواری پێی دەڵێن بزدوک بابشتیە و سیسکە سراوە ئەوە شتێکی ترە ئەو چاوریە شتێکی ئەویشان فەرەڵەکە بڵێ جا دکتۆر ئەوە چارەسەرەکرێت بە دەرمان و ئەو بابەتانیان هەر ئەبێ نەشتەرگەلێنەوەی ئەگەر بچووک بێ ئێمە دەتوانین ڕێنمای بکەین مەسەلەن تیشی ڕۆژ زۆر لێت نەدا لە گەرمی دوورکەویتەوە و چاویلکەی دژە ڕۆژ بەکاربینی باشە دەتوانین مەسەلەن قەترت بۆ بنووسێ
حەزمەکەی گچکە دەبتەوە بەس ناڕوا 100%. ئەی ڕۆشنەکەی ڕۆژنەکە ئیلا بە شێوەی نەشتەرگەریە لەو بشارەتە خۆشە چەند لە نەشتەرگەری خۆت حازرکەوە لە ئێستاوە دکتۆر خاوێنکردنەوەی چاو هەیە ژنك هەبوو بەڕەحمەت بیشڵە خودێ جهێ کتابە هەشت خەڵکی دووکێ زیاتر نیاسەت خەڵک چوونە دەف چاویان بۆ خاوێندەکردنەوە نازانم لە چەند چەماڵیش هەیە بە هەوان پەنجە بووە بە پارچە پەڕۆک بوو ئەم نازانم بەس یانێ ئەمری خودێک بۆ بەزمارکەم کچەکانی جێ کردیتەوە ئەگەر غەڵەتە بم ئێستا ئەو چاف پاقشکردنە زانستیان یا درستە یان نەگەر هیچ ئەسڵ و ئەساسێکی زانستی نییە لەبەر ئەوانەی کە مەسەرەن هەر ئیشێک دەکەن ڕۆژانە شتێک دەکەوێتە چاوت مەسەرەن ئەوانەی کە کرێکارن ئەوانەی کە ئاسنگەرن ئەوانەی یان زۆر جار لە تۆز و خۆڵک دەبینی شتێک دەکەوتە چاوت شتێکی زۆر بچووک کە ملیمێک بی تحملی ناکەیەت و ژانێک دروست دەکا و شەو خەوت تێک دەدا و ناتانی چاوت بکەیتەوە شت ببینی ینی کە لۆژیک فکرکەوە ئایا دەکرێت مجموعەک بەرد و خۆڵ و پیساتی لە چاوی ئینساندا وڵی نازانم خەڵک چوی تەکنی دەرێ بەخوای بە چای خۆم دیتیتم تۆز و خۆڵی هینایە دەرێ هیچ شتی وانە ئەی بەس خاوێن بکرێتەوە چاو بەس ڕۆژانە بە شوشتن بەس بەدەم ئاو بدەم چاوتدا بکەی بەبێ سابوون ئاسایی هەندێک کەسێ بەرداخێک ئاوە هێنێت لە ناویات چاوی تێکات و ئەسڵان ئەوە خراپتر دەبی چکە لەبەر ئەو ئاوە کلۆری تێدا ئەو کلۆرە تووشی هەستەوەری دەکا و جارە لە چاوت بەس شوشتن بە ئاوی بە ئاوەکی فێنێک بەبێ سابوون بە شێوەی دکتۆر باسی چاویلکەشت کرد چاویلکە هەتاویەکان کە بۆ هەتاو بەکارەهێنێت ئەکرێت لە زستانانیشا بۆ بەفرە بینین ئیتر نازانم ئەمە بۆ شیکیە بۆ جوانیە یاخود پێویستە بۆ پێویستە بەکاربیین بەڵک خاستان ئەو کاتانی کە بەفر دەباری ڕۆژ لە دەرەوە بێ ئەو تیشکە سەروەنە و شەیانە زیاتر کاریگەرتر دەبن زیاتر دەگەنە چاوی مرۆڤ ئەی ئەگەر ئاسڵ نەوی عینەکەکە لە بازار هەیە بە 3000 هەیە بە 1500 هەیە ئەوەیە بەکاربیینیانیش نەخێر ئەوە ئاساینەوە شتێکی هەر ڕۆتینە و لە بازار هەیە هیچ بەرگریە ناکات هیچ بەرگریە ناکە دەبێ خۆی دوو مواسەفاتی تێدا هەبی یەکەمیان پێ دەگوتێت UV 400 هەتاوەکو ئەو تیشکانی کە لە 400 نانۆ نزیکن بیان جێڕیتەوە کە کاریگەری خراپیان هەیە لە بۆ چاوی مرۆڤ دووەمیشیان پۆلۆرایز ینی ئەو تیشکانی کە دێن تووشی شکانەوە بن ینی ئەو تیشکە خراپانە کە دێت بەسەر ڕووی ئاوێنەکە دەکەوێت ئاوێنەکەی ئەوە دەشتێتەوە ئەوانەی کە خراپن دەگەڕێتەوە ئەویش لە حەزمی ڕێنجێکی خاصی خۆی هەیە کە چەند نانۆیە ئەوە شتێکی فیزیکە چۆن بزانین ئەسڵە ئەو بابەتە گرنگە ینی ئەو دوو مواسەفاتی تێدا بڵێ ئامری تایبەت هەیە بۆ پشکنینی ئەو چاویلکانە پێ دەڵێ یوڤەکەی تو چەند یوڤ تێدایە ئەو چاویلکەیە 100% یوڤە 100 یوڤە 180 یوڤە یوڤ 400 یوڤ 400 ئەوە باشە لە هەمویان باشترە و پێش دەڵێت چەندە ینی ئامری تایبەت هەیە و دووەمیشان لە بۆ پۆلۆرایز ئەگەر تەمەشا بکەی لە دوکانی پشکنینەکان یان ئەوانەی کە چاویلکە دەفرۆشن یان لای دکتۆرەکان زۆر جاروێ لەوانە جەنابی شتان بیت نیبتان ڕسمێکی بچووکت دەدەنێت تەمەشا دەکەی هیچ دیار نییە بەس کە عینەکە لە چاو دەکەی یان دارێک بە دەردەکەوی یان یان ئاشتێک بە دەرەکەی ئەوە کەواتە پۆلۆرایز ئەوە چاویلکەکەت شێوەیەکی باشە بۆ ئەو کارمەندانەی کە کارێکی زۆر لە بەردەمی کۆمپیوتەرەکەن بەبێ ڕاوێژی پزیشکی چاو یا هەر پزیشکێک کە بزانێت کە چاوی کێشەی هەیە جۆرە چاویلکەیەکە لە بازار یان بەبێ ڕاوێژ ئەچێ ئەیکڕێ و بۆ بەکارهێنانی کۆمپیوتەر لە چاوی ئەکات تا چەندێک چاوی ئەپارێزێ و دروستە ئەو کارە ئەنجام بدرێت بەبێوێکە پرس بە پزیشک بکرێت بەڵێ ئەو چاویلکانە چاویلکەی باشن پێیان دەگوتێت ئەنتیڕفلێکس هیچ دەرەجەکی لەسەر نییە هیچ پاوەرەشی لەسەر نییە لە بۆ ئەوەی بەکاربێ بۆ کاری چاو کزی ئەوانە پێی دەگوتێت ئەنتیڕفلێکس کاردانەوەی ئەو تیشکانی کە لە شاشەکە دەردەچی دەگەڕێنەوە لێ ناگەڕێ بکاتە سەر چاو لەگەر ئەوەش ئەمە ڕێنمایی ئەو کەسە دەکەین کە زۆربەی کاتەکان بەرامبەر ئەو شتە دادەنیشی مەسەلەن بەرامبەر ئەو سکرینە دادەنیشە بەرامبەر ئەو شاشەیە باشترین شێوەی کە کۆمپیوتەر بەکاربین ئەمە پێمان باشە ئەوەندە دووربی لە شاشەکە دەستی خۆمان بکەین بە قیاس ئەوەندە دوور بیلەی ینی نەک ئەو هەیە وا دادنیش نزیک دەبێت وا بەو شێوەیە ئەوە ئێمەی دکتۆر دەبێت دوور دابنیشی کە تو ئەو مەسافەیە دادنیشی بەلانی کەم هەفتا لە بۆ 80 سانتیم چاوەکانت لە سکرینەکە دوورە باشە ئەو ئەمە دائیمەن ڕێنمایی ئەو کەسانە دەکەین کە زۆر بەکاردێن پێویستە تورکە تووشی چاویان هەبی لەبەر ئەوەی ئەو فرمێسکەی کە لە بیدایەت باسمان کرد کە دوو بەشە ئاو چەوریە ئەو
چاوریەکە بەشی یەکەمە ئاوەکە بەشی دووەمە لە کێنەرێکیشمان هەیە کە ئەو فرمێسکە لەسەر گلێنەکە ڕدەگری ئەو کاتە ئەو بەشە ئاوە تێک دەشتێت زۆر ناسکە ینی سمکەکەی زۆر کەمە خراپتر دەبی و دائیمەن ئەو کێشت لە بۆ دروست دەکە هەست دەکەی ژانە دەکە چاوت سوور دەبتەوە قرس دەبی ئاز دەبی باشترین حەلی ئەوەیە تۆ دەبی لە هەموو ئەمە ڕوولێکمان هەیە لە بۆ بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان پێی دەگوترێت یاسای ژمارە 20 دەڵێ هەر کاتێک 20 دقه تەمەشای شتێکت کرد شاشەیەکت کرد دەبی 20 ثانیە تەمەشای شتێکی دوور بکەی بۆ دووریەکەی لە 20 پێبی 20 پێ تقریبا دەکا دکتۆر هەر ئەمە دووبارەکەەوە بۆی کەسێ تەرکیزی نەکرد بێت یاسای ژمارە 20 پێدەن ڕول of 20 20 خولەک تۆ تەمەشای سکرینکەی تەمەشای شاشەیەکەی 20 خولەک دەبێت 20 ثانیە تەمەشای شتێکی دوور بکەی دووریەکە دەبێت 20 پێبێ 20 پێ دەکات تقریبا 30 سانتیمونی و فی 20 بکە تقریبا دەکات نزیکەی 7 مترێک 6 مترێک ئەمە زۆربەی کات ئەو ڕێژەیە بە جوانی ناتوانین دەربینی ئەمە بە قوتابیەکان دەڵێن ئەوانەی کە زۆر دەخوێنن یان ئەوانەی کە شتی ئامێری زیرەک گەیمە ڕوو ئەوانەیە دەڵێن هەر سەعاتێکت خیند بەلایەنی کەم 2 دقه 3 دقه تەمەشای شتێک دووری ژوورەکەت بکە سووسێکی ژوورەکە بکات هەتاوەکو ئەو مادیبوونەی کە لەسەر چاو هەیە ئەو ڕەنگە چاوی کە باسمان کرد کە لە ماسوولکە پێکاتوە لە بۆ شتی نزیک گرژ دەبی بگەڕێتەوە خاوبوونەوە و باری ئاسایی خۆی و کێشە لە بە دروست باشە دکتۆر زۆر سپاس دەکەین بێگومان دەستەکان خۆش بێ ماندوو بووی لەگەڵمانە و لێرەیە یەکشت بڵێم کە ئەعجازی نوێشکردنمان بۆ دەرەکەوێت کە ئەڵێت سەیری مەوضعی شوێنی سوژدەکەت بکات چونکە ئەوە تەمرینێکە بۆ چاو لە ڕکوع بەرز دەبیتەوە وەکو سوژدە ئەڕۆیتەوە دیسانەوە بۆ نقطەیەگەڕێتەوە ڕێک هەر هەمان شێوەی یاسای 20 کە جەنابەت باسێکی تێڕوانینە بۆیە دەستەکانت خۆش بێت زۆر سپاس دەکەین موعدەکەی دکتۆری بخوارگیرە عملیات خودش بە قبیل سپاس دەکەین بەڵێ باکەمێکیش باسی ژیانی لادێ و گوندەکان و هەروەها ئەو کەسانی کە کاری لە دەوار و دەوارنشین و سەرکاریان لەگەڵ بەرخ و مەڕ و بزنەوە بابەتانێ جەژنیش بە ئەو تا دە ڕۆژمان تێپەڕان لە ڕەمەزان ماوانە 20 ڕۆژێک تر گۆشت خواردن و مەڕ و ئەو بابەتانە بڕینەوەی خوری مەڕ باسی گۆشتەکە نیە باسی خوریەکەیت کاریگەری کارێکی هەرەوەزیە تا ڕادێک سەختیشە ئەم ساڵ بەهۆی ئەوەی کە وەرزی بڕینەوەی مەڕ یاخود خوری مەڕ کەوتۆتە مانگی ڕەمەزان کارەکەی زۆر سەختتر کردە ئێستاش مەڕدارانی سنووری ڕاپەڕین بەهۆی کەمی بارانبارین لەم ساڵدا دەستیان بە بڕینەوەی خوری مەڕەکانیان کردووە چونکە لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرما دەبێت خوری لە مەڕەکان بکرێنەوە گەرمان نەبێ گوناحن ساڵانی ڕابردوو خوبێخن آخر و ساڵانی ڕابردووش خوری مەڕ بە زۆر لا پیشەسازیەکان بەکاردەهێنرێت بەڵام یاخود بە ڕێژێکی زۆر بەکارهێنێت بەڵام ئەم ساڵ بەهۆی بەرهەمی دەرەکی وەک ساڵانی ڕابردوو نافرۆشێت یا خودێ داوێکەوە بینەربی ئەو مەڕە دەبێت ئیلا ببڕێتەوە لە بەرەوەی خوری فڕە نادا بخۆ دەبێت ئیلا ببڕێتەوە هەموو ساڵانە بەهاران دەبێ ببڕێتەوە ئەو ساڵ تۆزێک زوون بڕیەوە ساڵان ماژی پێنج دەبڕیەوە بەزە ساڵ بە عقمیەوەی باران نەبوون تۆزێک زوون بڕیەوە بە ساڵان ماژی پێنج دەبڕیەوە دەی پێنجی پێنج ئەوە بەزە ساڵ دەمای چارندا بڕیەوە مەسلەوەیە جاران ساڵان دەباری لەبەر بارانێ نەدەباوەی بڕیش سەرمای دەبوو بەزە ساڵ نەباریوە بارانی شکە من کێشەی نەگەیە ساژۆی بڕی ئیشەکە دەبێت لێی بزانێگە لی نەزانی بەکەلێک نیایە ئیشەکە هەرەوەزە بە هەرەوەز دەبڕینەوە نەوەڵای شەش خۆش نییە بەس
دەبێ هەروە بڕێتەوە. ساڵی بە باران بۆ مەڕداری خۆشترە لەبەرەوەی گژوژیا زیاترە گژوژیا زیاترە مەڕتیر چاتر تێر دەخوات بە ساڵەگە باران نەبێ مەڕژ نافرۆشێت گژوژیا کەم دەبێت بازار نامێنیت بازاری مەڕی لاواز دەبێت بە ساڵەگە خۆش و بە باران بێ مەڕ چاتر دەفرۆشێ گژوژیا چاتر دەبێت کاو زۆرتر دەبێت وڵای مەڕ هەیە بە 2 دقان دەبڕێتەوە خۆشە مەڕی شێ ناخۆشە وڵا لەوانێ نی ساعتی پێوەبی بە پێ مەڕ دەگۆڕێ کابراگەر شارەزانە بە هەر نازان برێنگە کەش بگری دەبێ لێی بزانێ ئەگە لێی نەزانی بەکەرگ نێت ئەوەی مەڕداری نەکرد بێ و مەڕی نەبوو بێ لێی نازانی هە نازان برێنگە کەش بگری ژیانی مەڕداری خۆشە بەس ئەزیەتی زۆرە مەڕ بڕینەوەی ناخۆشە و ئەزیەتە مەڕ دۆشینە ئەو جازستانە مەڕزانە کوێستانە گەرمێنە ئەزیەتەکە ئەوەیە شوانیە خۆشەکەی ئەوەیە منەتت بە کەس نییە محتاج دەسیس کەس نابی ئەگە نەی بڕێەوە خوریەکەی زیاد دەبێت خوریەکە هەر دەکەوتە سەرێک مەڕەکە تووشی نەخۆشیە دەبێت دەبێ هەروە بڕێتەوە مەڕەکە خۆن وێ دەکاتەوە قەڵەو دەبێتەوە جوان دەبێتەوە ساڵا خوریەکەی دەفرۆشا کابرا جارێەوە بستانان دەهات دەیگۆ دەبێ خوریەم دەنێ ئێستاکانی ژۆڵە فڕی دەدەین ئێستاکانی سفادەی نەماوە فڕی دەدەین وەڵایی ئەو کاتی بۆ مووسڵێ دەچوو پێمەیە مەعمەلێک لە مووسڵێ بوو ئەو کاتی بۆوێ دەچوو بەس ئێستا وەڵا خەڵک کەم بەکاری دێنی لەبەرەوەی شتی باشتر هەیە وەک ئەزبێز و سفنج و دۆکە و ئەو شتانەی ئێستا زیاتر بەکاردێ خوری مەڕی ئێستا بەکار نێ ساڵان جۆتی بە 15 دیناران دەدا ئەو کاتی دینار بوو ئەو کاتی بە 15 دیناران دەدا بەس ئێستاکانێ نافرۆشێت ئێستا دەبێ فڕی دێ راستش شو لك زحمة خدي هاري كاري وانا بتخدي بوانا بخير بنست صايم شد بجنا خوري باديني نازانم من أكيد تظني دي دعوات كل إسكان هل إسا ببيزانم إستا جا وقت بتباني الدعوات مكانوا بويا واو شيج لا كنتروليا بها كاري ككز نازل خوري خريف هري هر نزيق هري يا بازي هر نزيق بو شو خيمنوش هريا بازانا هاش ترانا كرديا او كيف ولا كنترول بواتان اللي كردم بارحه بس برا بابات اكيد باكم نظالم اما بحسي هري كيلو جدا بحسي خوارني بكين قال جارا مروف حسكت يعني تناف مال دا خوارنك طيبات حاضر كت خوارنا مال طبعا قال خوش ترى طيبات تيجي سردما فيروس كورونا وطيبات تيجي ناف هي فارا مزانا بيروزا اكشوان كاسا كرمان جاف رونجدواني سويدي ابخو بحث الشوانية آماده کردن خوارنکا ایتالیت کرد بناوی پاستا کن پولو پاستا کن پولو ادویتو صابته خواندشتی ایتالیا کالا بزانی او پاستا چه جالیه کرمان جیوه طیبتی جید گل مریش که دیتا حاضر کردن هیچی بخون بفایش ورگیریم بلکه هیچی صبایی بفتار حاضر کن سلااو بینەرانی ڕۆژباش لە پرۆگرامێکی دیکە جۆرێکی دیکەی پەستەتان پێنیشانە دەین کە پێێنن پەستە بۆلۆنێز بۆ ئەم جۆرە خواردنە ئەم کەرستانەمان پێویستە ڕۆنی زەیتون خێ بیبەری سوور کەرەوز سیری کوتراو قیمە گۆشتی وردکراو تەماتە ئاوی تەماتە ئەگە حەزمان لێبێ بەلەزەتتر بێ کرێمی تێکەین لەگەڵ پەستە زەیتی زەیتون کەرە چاوەڕێکەکەن کەمێ داغ بێت گەرم بێت ئەنجاک و قیمەکەمانە هێنین جا بە جوانی دابەشیەکەین بەسەر تاوەکەمانە بە حەز و ئارەزووی خۆتان چەنێ حەزەکەن گۆشتی تێکەن یان قیمەی تێکەن بانی دەین
بۆی قیمەکە بە جوانی ببێت کێ ڕاوەستاین بۆەوەی قیمەکە بە جوانی ببێ ئیستا زۆر جوان سوور بۆتەوە یان برژاوە ئەنجا کۆتوانین خەی پێداکەین دوای بیبەری سووری تیژی کوتراو بە تامیەکات قیمەکەمان سێرەکەین کە جوان توانێت جوانترش سووریکەینەوە لەم کاتەیە ئاوتەماتەکەی ئەتوانی تێکەین بە زەوق خۆتان چەندێ حەزەکەن سوور بێت ئەم ئاوتەماتەیە کە سوور بێتەوە تامی پەستەکە خۆشەکە یان تامی سپاگێتەکە خۆشەکە بە لەزەتەکە ئەنجا کۆتوانین سیری پیاکەین ئەنجاکو هەنێ ئاوی پیاکەین بۆەوەی سۆسەکەمان کەمێ شل بێتەوە ئەم تەماتانە بە تایبەت کە تۆماتەی خۆماڵیە تامێ خۆشیەداتێ بە ئارەزووی خۆتان چەندانەدانێن توانن بەبێ تەماتەش بکرێت سۆسەکەمان ئامادەیە بەس بۆوانەی کە حەزەکەن چەورتر و خۆشتر بێت ئەتوانین کرێمی تێکەین ڕەنگەکە و تامەکەیە گۆڕێ ئێمە سۆسەکەمان ئامادەیە سپاگێتەکەمان کوڵاندووە 6-7 دقەیسە ئامادەیە ئەمە بەشی 3 بۆ 4 نەفەرەکە سپاگێتەکەمان ئامادەیە کەرەوز هەردەم لە کۆتاییە چکە کەرەوز زۆر ناسکە بەس بۆی بۆنی بداتێ و تامی خۆشکە ئێستا سپاگێتەکەمان ئامادەیە بۆ خواردن سپاگێتەکەمان ئامادەیە هیوادارم بەدڵتان بێ سوودتان لێ وەرگرت بێ کاتێکی زۆر خۆش لە پاستاکە خوش دیاربی بەس نەپاشیوێ پاشیوێ این وەخت دەگە لە دێنی لێ بێجە بۆ فطار سبەی حاضرکەین جا بەس ئێمە توانین بڵین ئەوە تاویستمەوە بڵێن بەس ئێمە توانین بڵین پاستا ئەوەکەی تری ناتوانین پاستا کۆستاپۆلۆ کۆستاپۆل هەرچەند هەڵسەورەکەم واژ نەبێت خوا بە هەندێک موزەر لاش لەگە نسرەت پاشی وا خێر و بەرەکەت صحت بێت خودی ڕۆژی نوێژ لە قەبیل کرد وەختێ نوێژە سپێدی بوو مەژی دوعا بکەین گەل ناوێت خۆ و عیالێت خۆ ئینشاءالله لە دوعاکانتان بێ بەشمانەکان هەمیشە ئەومان وتووە هەروەها بۆ کارمەندانی پشتی کامێرا وە کۆنتڕۆڵیش دەستیان خۆش بێت کە ئەرکیان کێشە زۆر سپاس کە لەگەڵان بوون قاچان لەگەڵ